سڵاتان لێبێ و پاشیفتان باش لە هەر شوێنێک هەن ئەم شەویش لەگەڵتانین با پرۆگرامێکی نوێ بە کۆمەڵێک بابەتی نوێ بە ئومێدیەوە ببێتە جێگای سوودی ئێوە بەر لەوەی بچینە تەوەر و بابەتەکانی پاشیف دەچینە نیو دلهی لە بەشی کۆنی ئەو شارە کۆمەڵێک گەشتیاری هندی سەر بە ئاینە جیاوازەکان لە کاتی بەربانگ سەردانی مزگەوتێکی بەناوبانگی شارەکە دەکەن ئامانجی ئەم گروپە ئەوەیە شارەزایەکی زیاتریان لەسەر ڕەمەزان و ڕۆژوگرتن دەست بکەن. کاتی بەربانگە و لە مزگەوتی بەناوبانگی جاما لە ناو بەشی کۆنی شاری نیو دلهی موسڵمانان بە کۆمەڵ لەسەر حەوزێکی گەورە خەریکی دەستنوێژ هەڵگرتنن. بەشێکی تریان لەگەڵ ئەندامانی خێزانیان ڕۆژویان دەکەنەوە. ئەم ناوچەیە یەکێک لە گەورەترین گەڕەکەکانی موسڵمان نشینی پایتەختە. هەر لەناو ئەم ئاپۆرەیە کۆمەڵێکی بچووک لە گەنجانی هیندی دانیشتون و کاریان تەماشاکردنی شوێنەکە و خەڵکی ترە. ئەوان سەر بە ئاینی ترن و ئەمڕۆ لە ڕێگەی گروپێکەوە بە ناوی دلهی بەپێ هاتوونە ئێرە بۆ ئەوەی لە نزیکەوە شارەزای دابوونەریتە ئاینیەکانی تایبەت بە مانگی ڕەمەزان بن. وەک دانیشتوویەکی ئەم شارە شارەزایەکی زۆرم لەسەر ڕەمەزان نییە. ئەم شارە کۆمەڵگەی جیاواز و ئاینی جیاوازی تێدایە. هەر بۆیە بیرمان کردەوە هەندێک تێکەڵاویمان لەگەڵ ئەم کۆمەڵگانە هەبێت و بە هەر پێنج هەستەکانمان و بە چاوی خۆمانەوە ئەزمونێکی زیندوو تاقی بکەینەوە. هەرچەندە گروپەکە ماوەی زیاتر لە دەیەیە کە دامەزراوە ئەوە یەکەم جارە گەشتێک بۆ ئەم شوێنەی شار و بۆ ئەم مزگەوتە ڕێک دەخات. لەبەر ئەوەی ئەم بەشەی شار بۆ ژمارەیەکی یەکجار زۆر خەڵکی بەشەکانی تری نیو دلهی وەک نهێنیەک وایە بەردەوام ژمارەیەکی زۆرتریان هەوڵ دەدەن مانگی ڕەمەزان بقۆزنەوە بۆ سەردانیکردنی ئەم شوێنە. بەڕاستی سەرنجڕاکێشە ئەگەر بەهۆی ئەم گروپە نەبوایە من نەبەم شوێنە و نەبەم کولتورەم دەزانی. گەشتیاران دوای سەردانی مزگەوتەکە بەناو کۆڵانەکانی ئەم بەشەی کۆنەی شاردا دەگەڕێن و دەرفەتی ئەوەیان بۆ دەڕەخسێت کە وەک خەڵکی بەڕۆژوو چێژ لەو خواردنە چەور و بەتامانە وەربگرن کە لەسەر شەقامەکان ئامادە دەکرێت و دەفرۆشرێت. لەیلا حەمید، کوردستان 24. بەڕێزان ئەچینە تەوەری یەکەمی پاشیڤ و لە بابەتێکی ئاینیدا باس لە زەکات دەکەین. بێگومان لە ڕۆژەکانی کۆتایی مانگی ڕەمەزان خەڵکانێک هەن زەکاتەکانی خۆیان کە دەیدەن وەکو هاوکاری بە کەسانی دیکە زیاتر لەم چەند ڕۆژەی مانگی ڕەمەزاندایە. هەوڵەدەین قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین چونکە پرسیاری زۆر هەیە لەبارەی چۆنێتی دانی زەکات ئایا بەکێ دەشێت و لە هەمان کاتیشدا کێ لەسەری فەرزە کە زەکات بدات. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە لە ستۆدیۆ دکتۆر ئەحمەد بالیسانی مامۆستای زانکۆ ئامادەیە. دکتۆرم کاتت باش، زۆر بەخێر بێت. زۆر سپاس. دکتۆر سەرەتا بۆکو پێناسەیەک باس لە زەکات بکەین. زەکات چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى من والاه إلى يوم اللقاء. زكاة يعني بشكا لو ما عليك زكاة اللي أكوي بمرزكاني خوي أدريت بوكساني مستحقي زكاة بيدانا يعني شايني أوانك زكاة يعني بيبدأ يعني مال طبعا مال زوري زورة مال بارا مالا مرومالات مالا تسيرو بزنو اشتواء مالا حشتر مالا قال متزو دانويلو برين كشتوكال مالا زائد المال زورة هات زوري هي هر زورة شوي زكاة خوي هي ومقدار زكاة خوي هي اگر قيشت مقدارك شريعتي اسلامي زكاتي لسر واجب كردية بدريتا فقيران. بوشي واجب كراوة؟ واجب كراوة هات يعني لو يارمتي داني فقيرة كان سنكا هم كسوكو يكنية لا بيركدنا ولا تسالاتشي ولا بلين هالي جياني لو بوريكوي بتواني دولمند بي بتواني بيتا صاحب بارا
دەبینی دوو دوکاندار لە تەنیشتێک دانیشتینە دوکانیان کردیەوە یەکیان بە ماوەی کەم ماشەڵڵا ئێترخوا تەوفیقێدا و دەوڵەمەند دەبی ئەوەی تێ دەوڵەمەند نابی وەکو ئەو پارەوە دەست ناکەوی یان ممکنە فەقیر بی دوو کە زراعەتەکەن یەکیان بە کشتتوکالەکان یەکیان بە کشتتوکالەکە دەوڵەمەند دەبی یەک دەوڵەمەند نابێ هەندێک کەس کاسبی و دەستەکەوی و هەندێک کەس وەدەستی ناکەوی یعنی فرسەتی ژیان زۆرە بەس هەموو کەسێک هەموو فرسەتێکی بەدەست ناکەوی ئیتر ینی بەشەر وەکو بڵێ پلە پلەیە هەر کەسە بە گوێرەی تواننا و بە توێرەی عقل و بە گوێرەی چالاکی خۆی ئیشەکاتن بە پێی عقل و تواننا و چالاکی ئیشی خۆی وابی ئەو جۆرە دەرامەتەی وەدەست ناکەوی بتوانی ژیانی خۆی بە چاچی بەڕێوە بە ئەو جۆرە کەسە ئەگەر خۆی بەخۆی بەکاری خۆی بە ئیشکردنی خۆی ژیانی خۆی بژێوی ژیانی خۆی پێدابین نەکرا ئەبێ لە پارەی زەکات بۆی تەواو بکرێتن ئەو نەقسەی کەم بکەنەوە ئەو کەم و کوچەی لۆ کەم بکەنەوە بی بتوانێت بژێ وەکو خەڵکانی تر بژێ جلک لە بەرکا و خانووی هەبێ و جلوبەرجی هەبێ شتی هەبێ پێداویستەکانی ژیانی خۆی هەی بێت وەکو خەڵکانی تر بژێت. دکتۆر ناوی زەکات لە چیەوە هاتووە بۆچی بۆ زەکات لە زەکات دوو معنای هەیە زەکات یعنی من زەکای واتە زۆر بوو واتە زۆر بوو واتە نەما واتە گەورە بوو جا دەڵێن لێ زەکات ناوی لێنرایە زەکات چونکە ئەگەر زەکاتی بدا خوا تەعویزی ئەکاتەوە مالی زێتری ئەداتی من جاء بالحەسەنەتی فەلەهو عەشڕ ئەمثالها ئەگەر کابرایەک چاکەیەک بکە خوا لە جاتی ئەو چاکەی دە چاکەی بۆ ئەنووسی لە ژیانیشدا ممکنە یەشتێک درهەمێک بکاتە دینارێک بکاتە خێر لەوانەیە خوا ڕزق و زیاتر بکاتە دیناری بۆ بێتەوە احتیمالە بەس نابی لۆ ئەوەی بداتن تا زۆری لێبێ ئەو لە ڕێی خوا لۆ خوای ئەیداتن لۆ ئەوەی ئەو فەقیرانە پێ بژێن زەکاتیش بە معنای تەطهیر واتە خاوێنکردنەوە واتە ماڵی خۆی خاوێن ئەکاتەوە لە مافی فەقیران چونکە ئەم ماڵی ئەو خوا پێیدایە کە خوا پێیدایە با خەڵکان واتێ نەگەن ئەو ماڵە هەمووی بە چالاکی خۆ و هەست و بیری خۆی دەستکەوتیە ماڵ یعنی سێ لایەن بەشداری ئەکات لە پەیداکردن ئەو ماڵی ئەساسی دروستکردنی ماڵ خوا دروستی کردی ئەگەر ئەرزە ئەیچینی ئەگەر کەلوپەل و داروبەرد و شتی وایە شتی لێ دروستەکە وەکو دەرێن مادەی خام مادەم خوا دروستی کردی ئەوە ئیخوایە خوا بۆ دروست کردی و لە بەردەستی داناوی ئیشی تێدەکە عەقل و بۆری هۆش و ئەوانەی کە هەیتی ئیشی پێەکە ئەویش خوایە ئیخوایە یەک بەش ئیڤە بەشەکە چییە هەوڵدان و چالاکی بەکارهێنان و عەقل بەکارهێنان بۆ ئەوەی ئیستیفادەی لەو ماڵی بکاتن بەرهەمی زیاد بێن و بتوانی خۆی پێ بگەین و خۆ بکاتە خاوەن ماڵیان خۆی دەوڵەمەند بکاتن کەوا بووین ئەو ماڵە هەمووی ئیخۆی نییە بەڵکو دوو بەشی ئیخوایە بەشێکی ئیخۆیە لێیە یەکێک ئەگەر مرد تەنیان ئەتوانی وەسەت لە سەیەکی ماڵی بکات نابی زیاتر لە سەیەک بکات چونکە تەنیا سەیەکی ماڵ بە ماندیبوونی خۆی و جهدی خۆی پەیدا کردە دوو سەیەکەکە ئەوە هی خوایە دوو سەیەکە هی خوایە ئەمە کار لە ئیشی خوای دەکەین و خوا داینیە ئەوجار لەبەر ئەوەی ماڵی خوایە تەنیا بە گوێرەی بەکارهێنانی چالاکی و کردەوە و کار و کردار و شتی خۆت دەتوانی ئەو ماڵی کابرا خۆی دەتوانی ئەو ماڵی دەستکەوت بکاتن ئەو بەشە ئیوە کەوابی لە ماڵی خوا دەبی حەقی خوا بدا خوا حەقەخەی خۆی دایتە فەقیران فەرموویتی ئەو فەقیرانەی فرسەتی ژیانیان نییە فرسەتی کارکردیان نییە یان پارەیان کەمە یان ئیتر ڕزقیان کەمە ئەمن لەسەرە تو واجب ئەەکەم حەقی ئەو فەقیرانە بدەیەوە کە حەقی منەوە ئەمن دایتمە فەقیران ئەچبێ حەقی ئەو فەقیرکابی با خەڵکان واتێ نەگەن کە زەکات ئەدەنە فەقیران منەتیان لەسەر بکەن و کارنەما چاکەچیان لەکەرەکەن ئەمە غەڵەتە ئەبی مەمنونی ئەو فەقیرەی بی کە ئەو فەقیرە زەکاتەکەی لێ باشە زۆر جار دکتۆر ئەو قسەیە ئەکرێ هۆکاری ئەوە چییە کە ئەبێ و کەسە دڵی خۆش بێ بەوەی کە کەسێک هەبێت زەکاتەکەی لێوەربگرێت یعنی خاوەن پارەکەت دڵی خۆش بێت ئەبێ دڵی خۆش بێت چونکە ئەگەر زەکاتی نەدا معناوێ ئەو کابرای مقەسرە کە مقەسر بمانەوەی بەرپرسە بی بەرامبەر بەخوا ڕۆژی قیامەت تا ئەو بەرپرسیەی لەسەر لابچی لە ڕۆژی قیامەت چێ بووە سەبەب هۆکاری لاچوونی بەرپرسی
لە ڕۆژی قیامەت بەرامبەرخوا لەسەر ئەم شخصە ئەم خاوەن پارەیە ئەم فەقیرە لێ دەبێ مەمنونی فەقیرەکەی بیکە ئەو زەکاتی لە کۆرە کاتەوە ماڵی خوای لە کۆرە کاتەوە تووشی بەرپرسی ناوی بەرامبەر بخوای تەعالا تووشی لێ تووڕەبوونی خوای نابی ڕۆژی قیامەت. دکتۆر زەکات لەسەر کێ پێویستە چونکە هەندێکە ساڵێن من خۆم بەو پارەی پەیدام کردۆ ماندوو بووم بۆچیە ببیرم بە کەسانێکی ئەمە تقریبا هەڵەیە کە دەڵێ خۆم بەو پارەی ماندوو بووم ڕاستە خۆی ماندوو بووە و وەکو مەسەلەی کوردی دەڵێ دەستی ماندوو لەسەر زجی تێرە پێغەمبەر صلی الله علیه وسلم مسافحەی لەگەر کابرایە کرد دەستەکەی دڕبوو لە بەر ئیشکردن فەرمووی ئین هذه يد يحبها الله ورسوله ئەم دەستە خوا و پێغەمبەر خۆشیانەوێ و خەڵکی هاندایە بۆ کارکردن فەرمووی لأن يأخذ أحدكم حبلا وفأسا فيحتطب أو يحتطب على ظهره فيبيعه خير له من أن يسأل الناس أعطوه أو منعوه يكك بچیتن پەتێک دەستباتێ پەت گروسی شتیا و تەورێک دەستداچ بچی لە چیا دار بکات و ئەو دارەبینی لە بازاری بفرۆشی باشترە لەوەی سوال لە خەڵکی بکات و سوالکردن نەهی لێکرایە پێویستە ئینسان یعنی اعتماد بکاتە سەر دەست و بازوو خۆی و سەر کاری خۆی و پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لە سوالکردن کردێ و نەهی لە دەرۆزەکردن کردێ شتێکی باش نییە بەس خۆی بڵێ نەڵێ کۆمەلگا ینی بەشەر زۆرە و ئەو خەڵکە زۆرە و خەڵکانێک فرسەتیانە بێ پارەیت ئەتوانن پەیدا بکەن و خەڵکانێک ناتوانن ئەوەی ئەشتوانی خوا ئەو توانایی دایتێ پارەی پێدا کردیا خوا تەوفیقیدایە و خوا لۆی ڕەخساندێکە ئەوها پارەی پێدا بێ کەوا بێ حەقی خوای لەسەرە دەبێ حەق خوا بێ سوپاسی خوا بکە شکرانی خوای بکە شکرانی خوانێ بێ وڵی خوایە شکر و ڕازیمە نا شکرکردن سوپاسی خواکردن دەبێ بەکردەوە بی بە عەمەل بی بەکردەبی بەجا ڕۆژ بەکردەوە چۆنە بەکردەوە ئەوەیە زەکاتەکەی بدا پارەی هەیە زەکات بدا بەکردەوە ئەوەیە یارمەتی خەڵک بداتن یارمەتی جیران بدا لەگەڵ خەڵک باش بی کردەوەی باش بی ئەخلاقی باش بی کردەوە ئەوەیە خوا پرستی نوێش بکات ڕۆژی بکاتن بە ڕۆژی بی زەکاتی بدا ینی ئەو پێزڕۆکتەکانی ئیسلامی بەکاربینی ئەوەی خوا ئەمری پێکردێ بەجێ بگەینی ئەوەی خوا نەهی لێکردێ لێ دەدوورکەوە لە حەرام بە دوورکەویتەوە حەلالەکەی بکە ئەمە کردەوێ بەکردەوە سوپاسی خوا بکە بەکردەوە مەمنونی خوابی بەکردەوە یعنی حەمدی خوای بکاتن نەک بە زوبان چونکە خوا دەفەرمێ إن كنتم تحبون الله قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله واتە وەدوو فەرمایشەکانی خوای بکەون کردەوەتان موافقی فەرمایشەکانی خوای بی وەکو خوا ویستیتی ئەوها کردەوەی بکەن ئەوە نیشانەی خۆشەویستی خوایە نیشانەی سوپاسکردنی خوایە ئەجا لێرەدا نابێ بڵێ ئەوە وڵا دەست و بازۆیمە ئەگە خوا تەوفیقی نەدا بە قازانجی ناکرد یعنی ئیوە هەیە سبحان الله دەست لۆ قڕێ ببات ئەیکاتە زێر دەبیتە زێر قازانجەکە ئیوە هەیە دەست لۆ زێر با دەبیتە خۆر ینی گڵ لێرەدا یعنی ئیتر ئەوە تەقدیراتی خوایە لەبەر ئەوەی ئەوە هەر دەست و بازوی خۆ نەوەکو گوتم سێیەکی ممکنە عقلی خۆی بدەستە بە دوو سەیەکشی ئیخوایە باشە دکتۆر هەموو کەس فەرزە لەسەری کە زەکات بدات واتە چونکە هەندێک جارەڵێن زەکات بەستراوەتەوە بە نوێش ئایا ئەمە ڕاستە؟ نا نوێش خۆی ئێستان پێنج ڕوکنە شەهادەتە لا إله إلا الله محەممەد ڕسول الله و ئیقام الصلاة یەکەم فەرز پاشی شەهادەی نوێژە دووەمیان زەکاتە سێمیان ڕۆژیە ئەوە ئەوتر ڕۆژیە چوارەمە ڕۆژە پێنجەمیان حەجە ئەوجا لێرەدا هەمویان فەرزن و هەمویان وەکویەکەن هەمویان ئەبێ بکرێ بەس کابراکە شتێکی تەرەکرد معناوی نە چونکە ئەوە ناکەم ئەوەش ناکەم شتێکی تەرەکرد نەقسە ئەوەی دەکا ئەوە خوا لێ حسێ بکاتن بەس سێ ڕۆژە قیامەت حیسابی لەگەرەکرێ ڕاستە تو زەکاتت دایات بەدیلۆ نوێژت ناکرد یا ڕاستە نوێژت کردیا هێوە هەیە پێی خۆشە ڕۆژی تا هێوانە نوێژە بکە بەس فسەچی نەداتە زەکات برادێکە بە ڕەحمەتی خوا دەبی وەفاتی کردیا یعنی دەیگۆ پێم خۆشە پێم بڵێن 50 نوێژی بکە بەس نەڵێن 50 فلسی بکە خێر ئەو کات 50 فلس پێ دەگۆ تا درهەم کۆنا ئەو قسە ینی لە شێستەکان پێم خۆش نییە بڵێن 50 فلسی بکە خێر بەس پێم خۆشە برێن 50 نوێژی بکە ئەوە ماڵی زۆر خۆشەویست بەس لە نوێژی قەلبی سووک بوو ئێوە هەیە بالعەکسە لە نوێژی قەلبی گرانە بەس گوێی دنیا
پارەی وەکو دەڵێن وێرەکاتن دەداتە خەڵکی ئەوەش بە لێرە مقەسرەکە نوێژ ناکات چونکە خوان نوێژ وەکو نوێژ شێوێ زەکاتی شێوێ زەکاتی شێوێ وەکو زەکاتی شێوێ حەجی شێوێ ئەگە لە سەواتی بێت حەجی شێوێ ڕۆژی شێوێ ئێتر نابێ ئەمە لایەنەکی بیکەن و لایەنەکی نەکەین تۆزێ وەکو برێ لاری پەیدا ئەبی لە کەسایەتیەکەی ئیسلامی کەسایەتەکەی ئاینی هەمومان کەسایەتی ئاینیمان هەیە نابێ لاریمان یعنی لار بین لەو کەسایەتێت دەبێ هاوسەنگەکەی ڕابگرین لە نێوان هەموو ئەو واجباتانی بە تایبەتی واجباتە گەورەکان و زەقەکان کە لەسەرمان واجبن وەکو نوێژ و زەکات و ڕۆژی و حەج و ئەو جۆرەشتانە واجباتەکان دەگەر مسلمان بەچ مسلمانە بەکردەوە دیارە بە ئەوەی شعارەکانی ئیسلامی بەجێ بگەینین ئەگەر ئەمە هیچ شعاری بەجێ نەگەینین هیچ فەرقی نابێت لەگەڵ کایەبایەکی نامسلمان لە ڕێ بڕۆن ئەو نوێژ ناکاویش ناکاوی زەکاتدادا ئەویش نەکزە ئەدی هەر بە جنسیە مسلمانەوە خوا قبول ناکاتن تەمان ئەبێ بەکردەوە مسلمان بێجا کردەوە چی بکە یەکی نەکە ئەوەی ناکە ئەوە نەقسە ئەبێت تەواوی بکە ئەوەی دەشیکە ئەوە خوا خێری و ئەنوویسی و پاداشتی ئێداتەوە کابرا وڵا بری من مادام نوێژ ناکەم ڕۆ زەکاتیش نادەم نە ئەوە غەڵەتە نە با زەکاتی بدا ممکنە خوا تەوفیقی بدا دلی بگۆڕی هیدایەت پیدا نوێژەکەش بکات باشە دکتۆر بینە سەر و کەسانەی کە پێویستە زەکات لە ماڵیان دەربکەن چ کاتێک ئەو با بڵین شتە دنیایانەی کە هەیە کە وەکو جەنابتان ئاماژەتان بۆ کرد ئیتر ماڵە پارەیە ئاژەڵە چیە زێڕە چ کاتێک زەکاتی ئەبێ لێ دەرکرێت هیچ کات دیار نەکراوە لەو دەرکردنی زەکات پارە ئەی ڕێژەکەی پارە ئەگەر گەیشتە نیساب چییە؟ نیساب ئەو میقدارەیە ئەگەر پارە گەیشتە ئەو میقدارەی ئەبێ زەکاتی لێ بدەیت بە نیسبەت پارە 20 مسقالی زێرە یا قیمەتی 20 مسقال زێر ئەگەر یەکێک 20 مسقالی زێڕی هەبوو داینا ساڵێکی بەسەردا وەرسوڕاوە چونکە دوو شتە یەکەم نیساب دووەم مەرجی ساڵ سوورانەوە ئەگەر نیسابەکەی تەواو بوو 20 مسقال زێڕی هەبوو یا قیمەتی 20 مسقال زێڕی هەبوو ئەجا ئێستا چەند دەکات دەوری نزیکەی 5 میلیۆن 4 میلیۆن و 5 میلیۆنە کاتن 20 مسقال زێر یا قیمەتی 20 مسقال زێڕی هەبوو ساڵی بەسەردا وەرسوڕاوە واجبە دەبی زەکاتی لێ بدات نیسابەکەی هەبوو قیمەتی 20 مسقال زێڕی هەبوو یا 20 مسقال زێڕی هەبوو بە ساڵی بەسەردا وەرنەسوڕابەوە نایدا حتا ساڵێکی بەسەردا وەرنەسوڕێت ساڵی بەسەردا سوڕابێتەوە مەبەستەوە دەستکاری نەکرد بێ بەکاری ئادای نابی تەزمیدی کردبی چونکە لە ئیسلامەتی پارە تەزمیدکردن ممنوعە والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون أو هم بارد دا قردو داتنا نزكاتت ليدان نبكارت هنا نمعملك بيكردونا يعني مصلحتك بيكردو أيو كساني كبارة كان لكاردا لناو بازار ومعملة أساسا يعني وەکو برێن ئەگەوە بڵێن وەکو فەلسەفەی ئیسلامی یا سیاسی ئیسلامی لێک دەینەوە لێ ئەو زەکاتە واجب کرا لەو ماڵێتە کابرا پارێدانە نیە بە ئیشی بێخی پارە بە ئیش هێخستن خێرترە لە زەکات لۆ کابرا پارێ زۆرە کارگەچی پێ ئەکاتەوە ئەو کارگە ممچینە 100 کرێکاری پێویە 100 کرێکاراتینی لەو کارگەی تەعینەکان معاشیانە دێتێ یعنی 100 مالی بەخۆی کرد بەو کارێ ممکنە بە زەکاتەکەی 100 مالی نەتوانی بەخۆی بکە بەس بەو معاملەی 100 مالی بەخۆی کرد تا کابرا پارەکەی خۆی وە ئیش بێخیتن بترسێ لە دانانی لەبەر زەکات و کام و ساڵێ داینابی زەکاتی بداتە ئاخری پارەکە ئەتاوێتەوە هەمووی بێتە زەکات یعنی ئەگەر مقابلی برێن ملیۆن دۆلاری هەبی داینێ هەموو ساڵ زەکاتی لێ بدازان ئاخری دێتەوە لە نیسابی زەکات کەمتر دەبی لە 40 وەرەقەی کەمتر بی ئەوجا زەکاتی لەسەر لاعاکەوی ملیۆنێک بێتەوە ئەتاوێتەوە هەتا نەتاوێتەوە چی معاملەی پێدا دەنێ کارگەچی پێدا دەدێ ئیشەکی پێکە ئیشەکە ئەمەلێوێ ئەمباریەوێ ئەوە بزوتنەوەی ئابووری لە ناو کۆمەلگا پێدا ئەکە ئەو بزوتنەوەی ئابووری خەڵکان استفادەی لێکەن فەقیر استفادەی لێەکە ئیش زۆرە بی کار زۆرە بی بەتاڵی نامینێ بێکاری نامینێ ئەو خەڵکانەی ئیشەکەن لەکەن ئەو بازرگانە هێستا بازرگا ئەمچەند دەوڵەمەندی مامان هەیە بەقەدەر حکومەتەشی مۆزەفی هەیە دەوا هەمووی خێرە هەمووی معاش وەرەگری پێ ئەژێن بەواسطەی ئەو شەخصەی ئەژێن
ئیسلامەتی ئێوە پارە ئیش بکە بکەویتە ناو بزوتنەوەی ئابووری و ئەو خەڵکە پێ ببوژێتەوە و ژیانی هەبی بە چونکە ئەگەر واتە ئەو کەسانە پارەکەیان هەرچەندە بێت لە کاردا زەکاتی لەسەر نییە؟ پارە لە کاربی هیچ پارەی گشتی نەبی لە ماڵی دانەبی ساری بەسەردا و ڕۆسوورەتەوە زەکاتی لەسەر نییە. باشە کەسانێکن سلفە یان مەشروعیان کردووە و ئەڵێن لە ناو خەڵکە پارەکە لەوانەیە دای نابێت ئۆتۆمبیلێکی پێ بکڕێیان خانوویەکی پێ بکڕێ پارەکەی بەش ناکات دای ئەنێت هەتاوەکو پاری تری بخاتە کات هەتا بەشی ترمبیلەکەی پارێ ترمبیلی خرە کاتەوە ئەوجا ترمبیلش پێ بکە. بەڵێ ئەوە بەڕاستی خۆی ئشکالێکی زۆری تێدایە چونکە وەکو فتوای نو هەندێک زانە هەن دەڵێن ئەگەر لۆکارێکی پێویستی دانابووی پێویست ممچینە ترمبیل پێویست نەبی کەمالی بۆ نمونە خانوش لەوانەیە بە خانوو بۆ کارێکی پێویستی دانبێ فتوایەک هەیە دەڵێ ئەوە کابرا فەقیرە خانوونیە دێوە غورفەخانێکی لە خۆی پێداکە پارێکی دانا پێ برێ زەکاتی لێبدا خانەکە احتیمالە پێ نەکرێ دەڵێن ئەوە قەیدی ناکە زەکاتی نەداتن چونکە هەر بە فەقیر حسێبە چونکە فەقیر هەیە مسكين هي إنما الصدقات زكاة يعني إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم والغارمين وفي الرقاب وفي سبيل الله وابن السبيل هشت صنفا درين فقراء ومساكين فقير أوي هي سينيا أوي ديدريته مسكين دلي لآية شي دفرمي وأما السفينة فكانت لمساكين يعملون في البحر بس حضرة موسى وصاحب كيكا سفينة كيشكان وأما فكان لمساكين يعملون في البرهين مسكين عمبو باشا مسكين سفينان هبو سفينة هبو بمسكين يشسيبه مسكين الزكاة بي أكسي يعني وكو بري كابراك دبني تكسيتش هي فقيري إيشي بي أكا بس فقيريشا بحال دتواني أوي خوي قوتي من داري خوي دربيني دا أو زكاتي بي أتسي بلين أو شخصي باري خرد كنتو يقدوه دخانيان بي بكاتن أو بمسكين حسيبا كوابو كبمسكين حسيبي مسكين لو هي وربقرينك بيدا أو قيديناك أجا زكاة نداتن تا خانيكي نكا دکتۆر لەگەڵ بەردەوامە بین ئەوە بابەتەکە پرسیاری زیاترم هەیە لەسەری ئەچینە سلێمانی پامنێرمان کاروان ڕەحمان ڕاستەوخۆ لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانیەوە لەگەڵمانە کاروانم کاتت باش پێمان بڵێ ئێستا تۆ لە چ مزگەوتێکی و بۆ بەرزڕاگرتنی شەوەکانی قەدر خەڵک چەندە ڕووی لە مزگەوتەکان کردووە. بەڵێ سڵاو لە تۆ لە بینەرانی کوردستان 24 دیارە شەوی 20 ڕەمەزان یەکێکە لە شەوە تاکەکانی مانگی ڕەمەزان کە دەشەوی ئاخیر بەتایبەتی شەوە تاکەکان مسلمانان دەچنە مزگەوتەکان بۆی عیبادەت و ستایشی خۆیان بکەن و خێری شەوی قەدر بە نەسیبی خۆیان بکەن و دەستیان بکەوێ. من لە شاری سلێمانی لە مزگەوتی شێخ عەزیز بۆسکانیم لە گەڕێکی کارەزەوشک لێرە ئەگەر لە وێنەی کامێراکەش دەرکە مسلمانان نوێژخوێنان ئەوانەی کە هاتوون خێری شەوی قەدریان دەست بکەوێت لە مزگەوتە کۆبوونەتەوە لێرن و ئەیانەوێ عیبادەتی خۆیان بکەن. ئەلبەتە ئەوەی کە ئەبینرێ مامۆستا ئەیوب عەلی زەڵمی مامۆستا دکتۆر ئەیوب عەلی زەڵمی سڵاو لێبێت ئەگەر جەناب بێت ئێرە مامۆستا ئەگەر پێم بڵێ خێری شەوی قەدر بەڕاستی ئەگەر ئەڕووبکەین و کامێرا چییە مسلمانان چۆن خۆیان مندوو بکەن بۆ ئەوەی خێر و بەرەکەتی و شەوەیان دەست بکەوێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. بخراتني قرمي جنابتنا كم صلاة لبينراني بريس لخواي قورا خوازم لم شوا لو كسانا من بيارك آزادي أنا كالا أقري جهنم ببشمان نكالا خير وبيروزي أم شوا إن شاء الله. أم شوا شويكي مباركة پیغمبر صلى الله عليه وسلم فرمي هركز أم شوا تابع داربه وقيام بكا شەونێژ بکە پاڕانەوە و عیبادەتی ببێ مادەم بە ئیمانێکی قوڵەوە بێ ئیمانی دامەزراو بێ وە چاوەڕێی ئەجر و پاداش بکە ئەوە ئیتر پاداشەکەی ئەوەیە غوفر له ما تقدم من ذنبه خوا لە گوناهی ڕابردووی خۆشە بێ ئەو گوناهانەی کە گوناهی بچووکن و مافی خەڵک نین. لەبەر ئەوە بەڕاستی ئەم شەوە فرسەتێکی بگەورەیە بۆ هەموو کەسێ
لە ماڵ خۆیان لە مزگەوتا لە هەر شوێنێک ئینشاءڵڵا بەو نیەتەوە بێداری بکاتەوە. دکتۆر ئەیوب پرسیارە بکەم خەڵکانێک لە مزگەوت نێرە خەڵکانێک هەیە ناتوانن بێنە مزگەوتەکان ئەفرەتان ژنان خوشکان لە ماڵەکانی خۆیان نانەوەشەوە بەرز ڕابگرن ئەوان چی بکەنە ماڵەکانی خۆشیان و ئایا بەڕاستی هەمان خێریان بەنەسیب ببێ؟ ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەم نیەتە لە دڵا ببێ ئیتر ئەم شەو بێداریە شەو نوێژ بکە نیەتم هەیە دوو ڕکعات نوێژی سنەتی شەو نوێژەکەم سەلام بداتەوە دوو ڕکعاتی تر بکە ئەوەندەی کە توانای هەیە اینجا بپاڕێتەوە خوالی خۆش ببێ سەڵاوات بدات تەسبیحات بکە قورئان بخوێنێ بیر لە مەرگ و ژیان بکاتەوە تەوبە بکە نیەتی باش ببێ بڕیاری گۆڕانکاری لە ژیانی خۆیان بدا لە کردەوەکانیا لە گفتار و هەڵس و کەوتیا معنەی ئەوەی ئەمە هەمووی ئەوەیە و ئەم شەوە بێدارکردنەوەکەی بە شێوازی جۆرە و جۆرە کرێ بە دانیشتنەوە بە پێوە بە قورئان خوێندن بە زیکر بە هەر شتێک ڕێسەوەی کە هەیە سەبارەت بە حکمەتی دیارنەبوونی شەوی قەدر کە ئەکەوێتە شەوێکانی بەڕاستی باسەوە کە شەوە تاکەکان لە ناویانە شەوی 27 ڕەمەزان حکمت چییە یعنی خێری هەزار مانگەکە بۆچی دیار نییە بە تایبەتی لەسەر شەوێکە بەڵام زۆرینی بۆ چونەکان لەسەر 27 ڕەمەزان لە ڕاستیە خۆی عولەما فەرموون ئەمە لەبەر ئەوەیە کە ئەم تەماعە ئەوەندە گەورەیە کە یەک شەو عیبادەت ئەبێتە زیاتر خێر و ئەجر و پاداشی هەیە لە 1000 مانگ لەبەر ئەوە ئەم نیەتە ئەگەر دیاریکراوە بێت لەکوێ هەموو کەس بە شتێکی کەم ئەتوانێ بیدۆزێتەوە و لەو شەوە بە هەموو باجێک بەڵام لەبەر ئەوەی کە دیار نییە ئەوەندەی تر شیرین بووە ئەوەندەی تر تامەزرۆیەکە زیاد دەبێ وە شەوەکانی تریشی پێوە ڕەنگینەکرێ و خەڵک فێری ئەوە ئەبێ ئەو شەوە ئەبێتە بەردێکی بناغە بۆ شەو بێداری و شەو نوێژ و عیبادەت و تەوبەکردن تایە مەشقی پێکرێ ڕایەت لەسەر ئەوە کە لە شەوەکانی تریشە خۆی بێبەش نەکات لەم شەو بێداریانە چونکە بە دەشە و بەردەوامە بێ لەسەری تاموچێژیەکە ئیتر ڕایەت لەسەری ئەمە بۆ ڕاهێنانی مرۆڤەکانە لەسەر پەیوەستبوون بەخوای پەروەردگار حکمەتەکانی ئەوەیە کە هەموو شەوەکان زیندوو ڕابگیرێن بۆ خێر و دەستکەوتی زیاتر بەڵێ فعلەن بۆیە خراوەتە شەوی شەوە چونکە شەوەکە سکونت و هودوو ئیتیایە و ئەو شەوە یاداوەری دابەزاندنی قورئانی پیرۆزە کە وەکو پێغەمبەر ئەفەرمێ سەلامی خوای لەسەر بێ بە ئەندازەی زیخ و چەو و بەردەکانی سەرزەوی مەلائیکە هاتبوونە سەرزەوی خوای گەورە دای بەزاندبوون و کەرنەڤاڵێکی زۆر گەورە بوو ئەو شەوە بەڕاستی شەوێکی نورانی بوو شەوی ڕێز و قەدر بوو ئەو شەوە ئێمە یاداوەری ئەو شەوە ئەەکەین زیکرای ئەو شەوە ئەەکەین وەتیایە عیبادەت دەکەین و چاوەڕێی ئەجر و پاداشی گەورەکەن لە خوای پەروەردگار ئینشاءالله. مامۆستا دکتۆر ئەیوب عەلی زەڵمی پێشوەژ و تەرخوێنی شێخ عەزیز بۆسکانی لە سلێمانی زۆر سوپاس دەکەم مامۆستا سوپاس بۆ جەنابێت ئەڵبەتە سوپاس بۆ جەنابێت لێرەش سڵاو لە جەنابێ بێ جەنابی شتێک و نوێژخێنێک لە مزگەوتەی پێم بڵێ یانی هۆکار چییە ئەم کاتێ شەوە خەڵکانێک ئێستا شۆیان خەوتون نووسون جەنابێت لە مزگەوتی کۆمەڵێکی زۆر لە نوێژخێنان لێرە ئەتانم شەوە زیندوو بکەنەوە ئەی جەنابەت چه پەیامێکێنێ بەڕای من ئەم شەو گرنگی و بایەخی ئەم شەو لە ژیانی مرۆڤایەتی لە ژیانی ئیسلامدا لە دوو ڕەهەند من لێبینم ڕەهەندێکی مرۆڤایەتی وەکو مرۆڤ و ڕەهەندێکی قیامەتیش ڕەهەندە مرۆڤایەتیەکە یەکەم شەو قورئان لە شەوی لەیلەتول قەدر دابەزیەوە بۆ سەر پێغەمبەرێکە خوای گەورە دیاری کردووە بۆ چرخانی مرۆڤایەتیە لە قۆناغێکی سەخت لە قۆناغی ستەم لە قۆناغی قەتیسی مرۆڤ لە خۆپەرستی و لە برەودان بە مەسەلەی زوڵم خوای گەورە مرۆڤایەتی وەرچەرخاندووە بەرەو ئازادی وەرەو پەیوەندی مرۆڤ بەخواوە لە بتپەرستی بە خواپەرستی لە زوڵمەوە بۆ ئازادی واتە بنیادنانی کەسێتی مرۆڤە بۆ بنیادنانی مرۆڤایەتی ئەمە بوعدی یەکەم بوعدی دووەمیش بوعدی قیامەتیە کە هەر مرۆڤێک تەموحیەوەی هەیە لە دوای ئەم ژیانە مردن هەیە ئەبێ بە دوای با بڵێن گەشەکردن و تەسکیی نەفسی خۆت بگەڕێ بۆی بە حکمی ئەو ژیانە قورس و ئاڵۆز و ئەو تەسیراتە گەورەی کە بعدەکانی ژیان لەسەر کەسێتی مرۆڤیان داناوە لەوانەیە لە ئاستی ئەوە نەبێ مرۆڤ پەیوەندی لەگە خوا دروستکە بۆیە شەوانی لەیلەتول قەدر گرنگەکەی لەوەدا تۆ بە دوای نقطەی وەرچەرخانی خۆت پەیوەندی خۆت لەگەڵ خوای خۆت بۆ مسۆگەرکردنی ژیانێکی باشتر بۆ قیامەت شەوی قەدرین تەوەری ئاینی ناو بەرنامەی پاشیوی ئەم شەویش باسی زەکاتە ئەوەی کە بینی لە دەوروبەری خۆت بە خۆت ئەگەر زەکاتت هەبێت تا چەند لە ماڵی خۆت دەرێ کردووە
وڵی دیارە خۆ زکات کە ڕکنێکە لە ڕکنەکە گرنگەکان زەمن و کاتێکی دیاری کراوێنێ بەڵام هاتن مسلمانان بۆ خسویان تەمانگی ڕەمەزانە لە بەرەوە هەر خێرێک چەند قاتە و گرنگەکەش لەوەدایە کە ئەمە تەوازنێکی ئابووری لە نێوان مرۆڤ هەژارەکان و مرۆڤ دەوڵەمەندەکان دروست دەکات بەواتە ئەوەی کە تەمان حکمەتی خوای گەورەیە زکات کە دەرهاتوو لە ماڵ دەردێت بۆ ئەوەیە کە هەژارەکان کە دەستکردەکان توانای وەرچەرخانیانێ لە ژیانی ئابووریدا توانای ئەویان دەستیان بە چمکی ژیان بگە ئەمە بۆ ئەوەیە کەواتە ئەمە واجبێک شەنەک بڵێن کە کەسەکە چەند باوەڕ پێ بێ ئەگەر باوەڕت بەوە نەبێ واتە باوەڕ بە دینەکە نییە. زۆر سپاس بۆ جەنابەت سپاس دەکەم سەلامەت بخێرتان دروست سەعاتان قبول بێت هەڵبەتە ئەو نوێژ خوێرش کەم شەو لەگەڵمان بوو هەر لە تەورەکەی ئێوەش سارە ئەو باسی لەوە کرد کە باسی زەکاتیشی کرد کە سەرنجی خۆی بووی بۆی زیندوو بێ لەگەڵ تەوەری ئێوە و لەم مزگەوت و لە زۆر لە مزگەوتەکانی دیکە زۆرێ لە شەوەکان لە شەوە جووت و تاکەکان بڕیاریان ناوە ببێنەوە و کاتەکانیان بە عیبادەت و خوداپەرستی تا کاتێکی نزیکی ینی پاشێ و کاتی نوێژی بەیانی بەسەر ببن و لە نوێژەک لە مزگەوتەکان نوێژ عیبادەتی خۆیان بکەن و بمێننەوە نوێژەکە ڕێمەبەرایەوە. کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس. بەردەوامین و ئەگەڕینەوە لای دکتۆر ئەحمەد بالیسانی مامۆستای زانکۆ. دکتۆر باسی ئەو کەسانەمانە کرد کە زەکاتیان پێدەدرێت یان زەکاتیان پێدەشێت کێ توانێت زەکات وەربگرێت یان پێویستە بدرێت بەکێ؟ یعنی ئەو کەسانی زەکاتیان پێ ئەدرێ هەشت سنفن هەشت چینن قورئان دیاری کردی فەرمێتی ئینەمە سەدەقات الفقەراء فەقیرەکان والمەساکینی مسکین گوتم حالی باشترە لە فەقیر هیچی نییە بەس مسکین حالێکی هەیە وچی گوتم ئەمە سەفینەة فەکانت لمەساکینە سەفینەیان هەبوو فەقیریش بوو محتەمەل ئێستا شخصێک سیارەی هەبی جات خصوصی بیت تەکسیبی ئێ فەقیریش بی بژێوی ژیانی تیان بێ سیارەکەی موچینە بای سی وەرەقەی نەکا کۆنە سیارەیەکی هەیە ئەوە فەقیریش بی یعنی بڵێن وەکو شێوەی ژیانی بە فەقیر حسێبە والمساكين سقط فقراء المساكين والعاملين عليها عاملين يعني موظفي زكاة بيشان لدولة إسلامي وزارة الزكاة وزارة الزكاة موظفي زكاة اللي موظفي زكاة معاشة كان لباري زكاة ولا أو العاملين عليها خوي مفروضة لهمو حكمتك إسلامي يا حكمتك مسلمان نرين إسلامي كان إسلامي يا إستا حكمتك كان مسلمان وزارتك بوزارة الزكاة بإحصائية زور ورد بك أو فقيرة لولاد ناوي يعني تمر بك أو الدولة مندي شو ماركو مالي أو ظاهرة أو ديارتها تسجيل بك الزكاة لدولة من كان ورد بقري بيغيت خزينة الزكاة تنياب وفقيرا صرف بكري لا إشي زكاة صرف بكري طبعا ئێستا لە کوردستان حسێب بکەن ممچینە برێم چ 1000 ملیۆنێرمان هەبی بە دۆلار ممچینە زێتریش لەوانەیە 1000 کەس هەبی ئەو هەزار کەسە هەریەکی ساڵێ ملیۆنەچێ ئەبێ زەکات بدە ئەگەر حسێبی بکەیت ملیۆنەچی لێ ئەکەوی زەکات 1000 ملیۆنە کاتچەند ئەکا ملیار يعني بمليار دينار ممكن زكاة خير كريتو لو كردستاني يعني فقيري نامنه اگر او تطبيق كريت ستعدوني وكمنيه ستعدوني فقيري كم نامنه الفقراء المساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم مؤلفة قلوبهم دوسي معناها هندك كلين لو او كسانين تازه مسلمان بوينا بو اوي ضل يا راتشي بو اسلام هر نقرينو باري عندك كلين او كساني جهاد كان لسر حدود عنن نبعد بيجانا قناعتيان بيبني ورشوتيان بداتي اواني سر حدود دبي حكومة باري لز باري زكاتيان بداتي حتى هل نخلت اندرين لا دولة كان زيران سوكا بارها مشتكى ما شاء الله والمؤلفة قلوبهم ازاليرا باش اوي والغارمين غارمين او كساني زور قردارن توشي غرامتك بينو توش مالا كان زور كتسر استوبيان نادريتوا يارمتيان ادري لباريس كاي لو اوي قردكانيان بدنوا والغارمين وفي الرقاب بو كل ازاد كردن استانه ما كل ازاد كردن نمايا بس ممكن بري بكاري بين لو اسير ازاد كردن اسير معنا بلا زيان يعني
ئەسیری هەبی دەوڵەت ئەسیری هەبی یا حکومت ئەسیری هەبی لە جیان ئەسیرەکان پێ ئازاد کاتن وفي الرقاب وفي سبيل الله سبيل الله جهادا ئێستا وەکو برێ جیاد نەمایە تقریبا ئەو جیهادی بە معنای ئیسلامی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دامەزراندیە نەمایە ئیدعای جیهاد زۆرە بەس ئیتر زەحمەتە ڕاستبی ئیتر شروطی جیهادی لێ نایەتە جێ وابن السبيل ابن السبيل چییە ئەو کەسەی لە وڵاتی خۆی چوویتە دەرێت چیتە وڵاتەی دیم پچڕایە لە وڵاتی خۆی لە دەوڵەت و سامانی خۆی ممکنە دەوڵەمەندی بەسنیتی لێرە پارەی بڕا لە وڵاتە چی پامرە ئەوە یارمەتی بدێتەوە تا ئەگاتەوە وڵاتی خۆی ئێستا تقریبا ئەوەش نەمالۆ چونکە لە هەر وڵاتێکبی بە فاکسێک بە ئیتصالێک ئەتوانی پارەی لۆ تەحویل بکرێ وەکو پێشان نەمایە بە سواری وشتر و سواری وڵاق وشتیا بچیتە جێیان و گەیشتنە جێ و پارە نادن زەحمەت بێ ئێستا بە دەقیقە پارە تەحویلەکرێت لە وڵاتێک لە وڵاتێک کامرە ئەگەر دەوڵەمەند بێ با پارەی خۆی داوا بکاتن لە وڵاتەکەی خۆی لۆیە نێرن لۆی تەحویلەکەن ئەوەش نەمێ کەوا بیمایتەوە فەقیر و مسکین بڵێ نەگە بڵێن ئەو غاری منیشمە ئەوەی زۆر قەردار بێ مؤلفەتی قلوبهم مؤلفەتی قلوبهم دڕاکێشانی خەڵک شەر نێستا کابرا تەنیا تازە مسلمان بووبی لۆ ئیسلامەتەکەی بە قووەت بی ئەم ئەتوانین پارەی زەکات بەکار بینین لۆ ڕاگەیاندن بۆ ئیسلام لە ئەوەی خەڵک دە ئیسلام گەینی یعنی دەبینی خەڵکانەکان لە ئەوروپای غەڵەت لە ئیسلام گەیشتنە ئیسلام تیرۆرستا ئیسلام پاشکەوتنە ئیسلام وشتر بەخێوکردنە ئیشتام لە ناو کوخەشی دانیسی تا ئێستا لە ناو پوشی دائستن ئیسلام ژن ئەچەوسێنەوە ئیسلامە چی سیفەتەکی خراپە بەدرۆ لە ئیعلامەکانیان لە ڕاگەیاندنەکانیان ئەوەی بە خەڵکەکەن تا خەڵک مسلمان نەبی ئەمە بە عەکسەوە ئیعلامەکی بکەینەوە تەوجیهی ئەوروپای بکەین بە زمانەکانی وان پارەی زەکاتی لێ سەرف بکەین شتە جوانەکانی ئیسلامە دەربکەینەوە ئیسبات بکەین کە ئەوانەی قسانی پێمان ئەرێن ڕاستیە درۆیە دڵی خەڵکی ئەوروپی ڕابچێشین بۆ ئیسلام ئەوە ئەتوانین مؤلفەت قلوبهم وای لێک بدەینەوە جا لێرەدا مای تۆ چێش فەقیرە ئەمە چۆن بتوانین یعنی شخصێک هەڵسەنجێنین ئەوە فەقیرە یانە قسە زۆرە دەڵێن ئەوەی نیسابی نەبێ فەقیرە هەندێک دەڵێن ئەوەی نیسابی نەبێ واتە بەقا 20 مسقال زێڕی نەبێ فەقیرە بەس ئەوەس ممکنە نێتە 20 مسقال برێت 15 مسقالی زێڕی هەیە بەس لە هەموو پێداویشتەکی زێترە هەموو شتی هەیە ئەوەشتی زێتر ئێتە فەقیر دێ محتاج دەمانەیە هەموو شتی هەیە عەقیدەم ئێستا فەقیر بە گوێرەی لێکدانەوەی عورف و عادەتی خۆمان هەمومان جیرانمان هەیە خزممان هەیە دۆستمان هەیە برادەرمان هەیە کەس و کار هەیە دەیان ناسین کە دەچێ ماڵی دەزانی ئەوە فەقیرێ ماڵێکی هەیە کەچە بەڕەکی ڕای خستیە تا ئێستا قەنەفەی نییە کورسی نییە دەوە دیارە فەقیرە بەلێکدانەوەی خۆمان بە ئیجتیهادی خۆمان هەر بەزە زۆر تەلەفۆن دەکەن مامەستایەکەەوە خانی بکرێ هەیە بەکرێدانشە وایە زەکاتی بدەینە یان نەدەرم کاچ خۆم بەلێکدانەوەی خۆت ئەگەر پێت فەقیرە بیدێ درستە ئەگەر پێت فەقیرنە پێت دەوڵەمەندە بیدێ دەوڵەمەندی فەقیری هەموو کەسانێک لە ئێمە تەماشای ماڵە چ بکات دەزانی ئەوە ئەستی ژیانی چۆنە دەوڵەمەندە یا فەقیرە یا مام ناوەندیە باشە دکتۆر لەبەر کاتی بەرنامەکە با باسی ئەو کەسانە بکەین کە زەکاتیان پێناشەیان ناتوانن زەکات وەرگرن هەندێک ئەڵێن هەتی و زەکاتی پێناشێ هەندێک ئەڵێن ناتوانانی بیدەی بە کەسوکاری خۆت بۆ نمونە خوشکە برایان منداڵ بە دایک و باوکی خۆی ئەمانەت تا چەند ڕاستە هەتی و یا فەقیر یا دەوڵەمەندە شەرجە فەقیر بێ هەتی و هەیە دەوڵەتێکی بۆ جێهێشترە هەتیوی فەقیری نییە هەتیوی بێبابە بێباب دەبی تەعویزی هەبوونی بابی بۆ بکەوە یعنی خۆشەویستی و عەتف و حەنان و خۆ بەسەداهێنان و ممکنە پارەی زۆر بە ملیۆن هەبی بەس کەس نییە ماچێکی لێ بکە کەس نییە دەستی بەسەری دابدی من مەسەح على ڕەسیەتی من کان لەو سەدەقە شتێکی وا هەیە یعنی بایەخی پێ بدەی بەو هەتیمەی ئەو یەتیمە دەبی بایەخی پێ بدەی بایەخ پێدان هەست بە کەسایەتی خۆ بکە وەکو بابی هەبی وابی
باش ئەگەر فەقیر بی زەکاتی پێ ئەچی ئەگەر فەقیر نەبی دەوڵەمەند بی خۆی دەوڵەمەندە و پارەی زۆرە و میلیۆنێرن و دایکی پارەکە برێ لە دەست وەسیە یاوەلیە جایچیانە ئێوە بەڕێوە ئەچی پارە لە بەڕێوە چوونە پێی ناوێ پارەی بدەیە فەقیر شتێکی دی بدەیە باشترە لە پارەی ئەگە دەوڵەمەند بوو مایتەوە کەس و کار غەیری مناڵ ئەولاد پێ دەنن ئوسول فڕۆ ئوسول چییە ئوسول بابە باپیر بابی باپیری باپیر هەدا دەگاتە ئادەمی فڕۆ یعنی مناڵ و مناڵی مناڵ و مناڵی مناڵی مناڵ و مناڵی 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 مناڵە تا دەکاتە ڕۆژی قیامەتێ بەرەو خوار ئەوە زەکاتیان پێ ناچی زەکاتی باب و داک بە منداڵان ناشێ زەکاتی منداڵان بە داک و با و باپیرەوانە ناشێ لۆ چونکە منداڵ ئەگە فەقیر بوو ئەبێ باب یارمەتی بدا نەک زەکاتی بداتێ یارمەتی جودایە دەبێت نەفەقەی بدا ئەگەر زەکاتی دایەک خۆ نەفەقەی لەسەر وازبە ئە زەکاتی دایە کە ئەنەما دایە بەرچی خۆی ئێوە نابی ئەگەر هاوسەرگیری کردبوو هاوسەرگیریشی کردی ماڵیشی جودا مامەستە ماڵم جودایە با ماڵشی جودا بی فەقیر بی دەبی بابی بەخێوکە ئەگەر حکومەت بەخێوی نەکە ئەگەر حکومەتیش بەخێویەکە وەکو دەڵێ لە ئەوروپای ڕاتبی ئینسانی هەیە پێشان ڕاتبی ئینسانی لە دەوڵەتی ئیسلامی هەبوو پێی دەگوترا عەتایە هەموو نەفرێک لە ماڵ عەتیە هەبوو عەتیە لە دەوڵەتەوە لە زمانی خلافەی ڕاشیدا عەتایە پێێتە عەتایە دوایە نەما دەوڵەتی ئیسلامی تێک چوو ئیتر وڵاتەکانی ما هەمووی کەوتنە دەست غەرب و دەست ئیستیعمار نظام گۆڕا شەریعەت گۆڕا وای لێ هات هەر کەس بۆ خۆی بژوێ یارمەتیدان نەما ئێستا لە ئەوروپای هەیە پێی دەرێن سۆسیالیست پێی دەرێن نازانچە ڕاتبی ئینسانی ئەگەر حکومەت بەخێوی نەکرد باب دەبی منداڵ بەخێو کە با گەورەبی باش ماری هەبی بەعکسەوەش ئەگەر باب فەقیر بوو داکو باب فەقیر مناڵەکانیان ئەوێ بەخێویان بکەن نەک زەکاتیان باشە مامۆستا بینە سەر سەرفترە بۆ ئەم ساڵ چەند دیاری کراوە و سەرفترە جیازەکەی لەگەڵ زەکات سەرفترە تقریبەنەوە بوو تەقانون چەند ساڵە هەر 3000 دیارەکەن لە بەڕێزان لزنەی فتووە مامەستانی لزنەی فتووە لە چەتی زانایان 3000 دینار داعنێن هەر نەفەری 3000 ینی کابرا ئەگەر 7 نەفەر بوو 7,000 بداتن لە زیاتر هەر نەفرێک 7,000 بدا 3007 کاتچەند 21,000 وانە ئەوە بە جوێرەی چیاندانە بە جوێرەی نرخی گەنم بڕبەی گەنم ڕبە سا پێ دەرێن سا بە عەرەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم في حديث فرض رسول الله صلى الله عليه وسلم صدقة الفطر صاعا من طعام طعام يعني غنم لهندك رواية صاعا من بر يعني غنم أو صاعا من شعير وتربك يعني صاعك لا جو أو صاعا من تمر ربك لا خرما الربك لا أو صاعا من زبيب واتا ميوش أو صاعا من أقط واتا كشك ئیتر ئەو شتانەی دیار کردیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە خواردنی ئەو زەمان بوو باشە ئێمە بە چ تەقدیر بکەین بەڕاستی ئەگە بێن بەگەنم تەقدیر بکەین ڕاستە 3000 ممکنە 3000 کابرا دوونانان لوو بدات و دوونان سێنان ناکاتە 3000 دینار چەند نانی پێدێ 5-6 نانی پێدێ 5-6 نانی تێرەبی بە 1000 تێرەبی 4 نان فەقیر بە 1000 تێرەبی بەس لێرەدا ئەی پێغەمبەر خۆ هەرگەرمیدانەنا پێغەمبەر ساسە مێوژیدانە مێوژ ئێستا چیلۆ بە چەندە ممکنە بە 5,000 بی 2 کیلۆ نیو ئەکاتە ساعک یا 2 کیلۆ ڕبعک 2 کیلۆ 10 دینار نیویش 12 دینار و نیو ئەکا باشە کەشک بە چەندە کەشک گرانە لە بازاڕی بڕۆ زۆر گرانە باشە خورما بە چەندە خورما تا خورمای نەعخورمایەکە کیلۆی بە 18,000 نەعخورمایەکیشەیە کیلۆی بە 3,000 خورمای ئەوەی قەسبی زەهدی بە چەندە بە 1500 بە 1500 فی دوو نیوکە 1500 و 1500 3000 ئەدی نیوەکەش هەر 3000 زۆرترە مامۆستایان لەسەر گەرمی تەقدیریان کردیا باعتیبار خواردنی مە ئەغرەبی گەنمە ئایا ئێستا خواردنی مە ئەغرەبی گەنمە یان نا ناوڵای ئەغرەبی خەڵک برنجە خوا ئێستا خەڵک وای لێ هاتێ نانی بە لە جەمێ نانی بەکاردانی بەس بە کەوچک بە ملاچی نانی خواتن
برنج و ترش و ئەگە دەرێن شلا برنج و شلە ئەشتی و ئەخوا پێ تەربین زۆر کەسێن نانی هەر بەکار ناینی هەشە نانی بەکاردینێ ئەجار لێرەدا هەر کەسە لە ئاستی خۆی کابرا دەوڵەمەندە یعنی برنج و قۆزی و گۆشت ماسی و گۆشت نەعامەیە خۆن هەندەچیان و هەندەچیان گۆشتی چی پێرێن ئەو شتا حیوانە بەها گرانەکان گۆشت کامە گۆشت گرانە دەخۆن فەقیری 3000 بداتێت لەو خواردنەی خۆی دەخوا قیمەتی چێ دەبی لەوی بداتە فەقیری چونکە خوا دەفەرمی من ئەوسەطی ما تطعمونە ئەهلیکم کەفارەتی سوندێت دەبی فەقیرەکان نام بدەیت لەو خواردنە مام ناوەندەکەی خۆت خواردنی غالیبی خۆت چ دەخۆی ئەوەی بدە فەقیران نەک بە تو قۆزەی گۆشت نەعامەیەخوا فەقیریش کورە دەری لە فەچی فەلافلی لۆ بکڕە نە ئەوە غەڵە ئەوە ئیانەیە ئەوە نابی دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد بالیسانی مامۆستای زانکۆ دەستخۆش سپاس بۆ ئامادەبوون دەستخۆش دکتۆر ئەچینە مصر لە مصر جیاواز لە وڵاتانی دیکە پێشوازی لە مانگی ڕەمەزان و بەشداری کۆتا شەوەکانی ڕەمەزان دەکرێت بەو پێی کە ئەوان بە میوزیک و وتنەوەی سروتەکان لە مزگەوتەکان بەشداری دەکەن پێیان وایە کە بەم شێوەیە پەیامەکانیان لەخوا زیاتر نزیکیان دەکاتەوە پێکەوە زانیاری زیاتر وەرەگرێت. ئەم سروت خوێن و نوێشخوانە مسریانە لەبارەکی ڕۆحی تایبەتدان مۆسیقایەکی ئاینی و سروتەکان کە جەخت لە مەزنی و دلۆڤانی خوا دەکەنەوە ئەو موسڵمانانە ڕشتر بوون. وەک پەیڕەوێکی سۆفیگەری و تایبەتی خۆیان مسریەکان بێجگە لە تەڕاویحی شەوان سروتی زۆر لەسەر خوددا و پێیانبەر و باوەڕ و چاکە دەڵێنەوە. محەممەد بەکری لە بەناوبانگترین سروتخوانەکانی مسرە ئەو بەدەنگە خۆشەکەی زیاتر هەستی نوێشخوان و سۆفیەکان دەجوولێنێت. جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان تەراویح و سروتە ئاینیەکان تەراویحەکان چەنگرەیەکی ڕستەین بۆ نزیکبوونەوە لە خوددا دەگوترێنەوە هەرچی سروتە وەک شعر وایە واتە لە تەراویح جۆرە ئاوازێکی تێدایە بەڵام سروتەکان بە شێوازی گۆرانی گوتن دەگوترێن لەگەڵ سروتەکان ساز و دەف و ئامێری دیکە بەکار دەهێنرێن بەڵام بۆ تەراویحەکان نابێت. سروتەکان زۆرتر لە مزگەوتەکانی مسر دەگوترێنەوە بەڵام تەراویحەکان زیاتر لە نێوان نیوەشە و تا بەرەبەیان دەگوترێنەوە و پێڕەو دەکرێن لەو کاتێ مسلمانان خۆیان بۆ ڕۆژێکی نوێی بۆ ڕۆژبوون ئامادە دەکەن. تەراتیل و تەراویحەکان زیاتر لە ڕەمەزان پەیڕەو دەکرێن لە بۆنەی ئاینی وەک حەج و مانگی ڕەمەزان و مانگی شەعبان هەموو بۆنەکانیش لێرە سروتەکان و تەراویحەکان شعری تایبەتیان هەیە. يعني كل حاجة ليها ايه ليها الابتهال بتاعها. سيدنا الحسين بۆ مسلمانان و بەگشتی لە مسر سرودەکان بەقەت تەراویح گرجیان پێدەدرێت ئەوان پێیان وایە ئەو پەیڕەوە سۆفیگەریە زیاتر بۆ لای خوددا ئاراستان دەکات و نزیکیان دەکاتەوە. لە هەمان کات چەندین سروتی ئاینی کۆنی مسری پارێزراون و ساڵانە سروتی نوێ بۆ مانگی ڕەمەزان و بۆنە ئاینەکان زیاد دەکرێن. یادگار ئیسماعیل کوردستان 24. بەردەوامی لەگەڵتان ئەچینە تەوەری هونەری ئەم شەومان ئەویش باسکردنە لە شانۆ لەوانەیە لە ساڵانی پێشووتردا کارکردن لە بواری شانۆدا لەگەڵ ئێستا جیاواز بێ بە تایبەت لەگەڵ هاتنی بۆنە تایبەتەکان و مانگی ڕەمەزانیش بەڵام لە ئێستادا چی دەکرێت و چەند هەوڵ درراوە کە شانۆ بە کللتور بکرێت بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە هۆنەرمەند یان دەرهێنەری شانۆیی مەهدی حەسەن ئامادەیە ئەم کاتت باش کاک مەهدی زۆر بەخێر زۆر سپاس بینە سەر لە جیاوازیەوە دەست پێ بکەین جیاوازی شانۆ لە ئێستا و لە ڕابردوودا چییە؟ مەبەستم نمایشە شانۆیەکانە لە ڕووی نمایشەوە چەندە جیاوازی هەیە؟ ئەگە مەبەست لە ئیشکردن بێت لە ناوەڕۆکی شانۆیەکان حتمما جیاوازیشی ئۆتۆی نییە چکە هەر کاتێک
کە دەرهێنەرێک بێ لە دەقێکی شانۆی کار بکە ڕەنگ دەستنیشانی نەکردووە ڕەنگە پاش ساڵێکی کە 2 ساڵی کە منەوە ئیشەکەم ئەوەیە کە کاتێککە دەقەک دەخوێنێتەوە ڕەنگە بتوانێتن ئەوڕۆ ئیش تێدا بکەیان ئەو دقە بە کەلکی ئەوڕۆ نایە دەیگۆڕتن بۆ دقێکی دیکە مەبەستم لە ئەگەر لە بابەت و لە ئەوە قسە بکەین ئەگەر مەبەستی شێت لەوە بێ کە ئەوڕۆ چۆن ئیش دەکرێت و چەند ساڵێک پێشێستا چۆن ئیش کراوە ئەوە شتێکی جیاواز بەڵێ ئەگەر باسی ئەوە بکەین باز لەویش بکەین ڕەنگە ئەگەر فترەیەکێ ناوێنە ناوێت فترەی زێڕین لە شانۆ ئەو فترە زێڕینە باز لە بەر لە ڕاپەڕین دەکەن لە هەرچەنە ڕۆیای من لە بە مەسەرەی فترەی زێڕین لە شانۆ 90 ساڵی 90ەکانە بەس ئەوانەی کە ئیشان کردە لەو فترەیە باز لەوە دەکەن کە فترێکی زێڕین لەبەرەوەی کە زۆرترین بینەری شانۆیی هەبوو کاتە لە کاتێکدا کە لە ڕووی هونەریەوە لە کوالیتی هونەریەوە ئەو فترەیە تەنها لە چەند بابەتێکیشیان کردی ئەوانش مەسەلەی کاری چیرۆکە سیاسیەکان کاریان کردیا حتمما کاتێک کە میلەتێکیش ژێردەست بێ زیاتر حەز لەو نەفەسێک دەکات لەو بابەتانە بۆیە زۆرترین بینەری شانۆی لەو سەردەمەدا هەبووە بەڵام ئەگە بینە فترە زەمەنی زێڕینەکە من ساڵی لە دوای ڕاپەڕین ئەو فترەیە دەبینم لەبەرەوەی کە بەجددی جیلێک هاتنە پێش کە منیش لەو جیلام هاتنە پێش کاریان لە شانۆ کرد کە لە ڕووی هونەریەوە تەکانێکی زۆر گەورەیە دەکرێت بڵێن ئینقلابێک بەسەر شانۆی پێش ڕاپەڕین کرا ئەترەوە ئەو سێ بواری زۆر جیاواز باشە کۆی هەموو ئەو ساڵانەی کە هونەری شانۆ لە کوردستان هەبوو خەڵکانێک هەبووە کە کاریان تێدا کردووە بۆچی وای نەکردووە کە شانۆ ببێتە کللتور شانۆ دیسان باز دەکەمەوە لە فترە زەمەنیەکان بە هەموو جیاوازەکان بینەری باشی هەبوو بووشە بە کللتور بەڵام لە کاتێکدا کە ئێستا کە باز لە نەبوونی بینەر دەکەین یان باز لەوە بکەین کە نمایشی زۆر باش نمایش ناکرێن هۆکارەکەی ئەوەیە کە هۆڵی باشیشمان نییە هەموو هەولێر چەند مزگەوتێکی لێ بوو سێ هۆڵی شانۆیمان هەبوو سیرکە یەک دنیا گۆڕەپانی تۆپیان زیاد کرا ئەویش وەزارەتی ڕۆژبیری هۆڵی مناسبە و تەنانەت هۆڵی وا دروستکاوە بۆ تازیە پرسە بەڵام وەزارەتی ڕۆشنبیری بیر لەوە نەکردو هۆڵێک دروستکا بۆ شانۆ لە کاتێکدا سێ هۆڵمان هەبوو یەکیانیان کردە ئەوەی بە نۆژەنکردنەوە 5 ساڵ هۆڵە ڕاوەستا هونەرمەند نەیتوانێت بچێتە ژوورە هۆڵی گەلیش لە 2013ەوە تا ئێستا هەر ژێرزەمینەکەی سەب کراوە خواحافیز ئاین ڕوخێنرا کەواتە وەزارەتی ڕۆشنبیری کاریگەرتریش کە شانۆ بە دواکەوێتن و نەتوانێت هەنگاوێک بەرەو پێشەوە بچێ خودی وەزارەتی ڕۆشنبیریە باشە لەگەڵت بەردەوامە بین چینە ئاکرێ پامنەرمان ئاری حوسێن لە شارەدەی بجیل لەگەڵمانە ئاری ئەم کاتت باش و پێمان بڵێ لەوێ گەنجان چۆن شەوەکانیان بەسەر دەبن بله سارا دەمێتە و تەماشەوانان جی باش بیتن وەکی تا ئەمەژە پێداینەها ئەسل ناحیه بجیل لدبر سورچاتی سر به قضا آکری دی گلام اکوان تر باجر آکری به دوری 11 کیلومتر و دو آلیان دا و ناحیه دولمندی خود دیار کرد د آلیه گشتیاری دا که خودی سیپه بجیل هریسان د آلیه چاندنی دا که برکه برفره رزوباغان لوی ناحیه هریسان داشته که بپیت و برکت جبو چاندنیا برنج ششمه که به اکم جو آنکو باشترین جوره برنج دیدن هریسان آلیه که دیش دا مسردانا وره کریه جبوه که هم بزانین گنج جلاوین و ناحیه دشت
رمضان دا شوین خود چوا درباز دکن زیاتر است خازم دیگلوان باغم اصل گنجان دست بکم اصل دست بکم یعنی مدویتن از بزانم هن وک گنج شوین خال ویره چوا درباز کن ما کو گنج بزیل به تایبتی بزیل خود چی گشتیاریه ما شوان خولیره برای بین روزش دانه ایواره اگر دانه سپیده فرمان بربن فرمانگین حکومت اگر نه دانه ایواره لسیپ بزیل شلاله چی برنیاسه هی و شوانش هم لیره و هم داخلی سنتر بزیله گشت خوب برای بین گلک سپاس بود از خواستم تا جوار بگیرم یعنی تو بون بحثا وینده بکه شوین ای سال خوشترن یا جین پارو پیران بجین سالن چوی بله کاری جات بخیراتی سر صعبه طبيعي لبرهندي كوباز عهرما كردستاني باش بلاروي ابوري و پتر خلشي مخودتا خوشي للصالي بارو بيرا لبرهندي كوباز باش بيابوري بوجي تو شاماجه بيداي ناحيه بدي لبرهندي كو ابك الزوري روزو باخي زورا بتريا غنزما رولا دري هوتوفا كانوا شي شيف كدا خدي وسي بي مي بديليا ليرا امين خو مشغوله كان حتى وقت باشيفي چند لعبه که بخاطر وقتی پاشیده یعنی دوران کو زیاتر دورا کو چاندنی هنگ وک گنج خودن کار چاندنی بروش چنا کاری انجید نون زیاتر بیشم کو رمضان و ایدیم نا چنا کاری عالی کاری کسی ناگین بله والا لبر هندی نیوا خرج بدیل دوام میکردن یعنی فرمانداری حکومی نو نیوا دیش وجی تو اماج پیدای خلق نان وی حتی وقتی پاشیده طبعا هندی چه نوستیش به هنا بس با خرجي شيء يعني زراعتك باشا كده جيت واما جا بيدي برنزي مش مي فيغافي خرجي مجيله بهنديفا ابا شابولي كباش لبو مبيدا كتن ليرا وجي ناحيه بزيله وجي توزعني يعني هر کس که مشغول به کار خوب و بله کلک سپاس بودش از خواستم کد گلتش وان که صباح کو تو رمز زد بیشن تو رمز بجلی براستیش در روی گلگی گش هم پیشتر جافتن دگلتن از خواستم دگلت هنده که بحث دیرو کار شوین رمضان بجلی بکم بری ویگوه کو تو گنج بو مینا وان گنجا و چا شوین خوین رمضان درباست کرن ده شوین رمضان زاره پیشینو که مدارون گستیلانه هبو یان پیرج نقدا بیتا حتم بیان بیتا کابل لندهوی و مثلا عندك تشت تيروك زارة دابين عن زلامة كان بيراميد ده عندك صعبة زارة بجريتن أما خردك ويا خديني ودا كفيتا ميشي مش براستي أما يعني جوبيك وقت تشتش أنا قلت بشاف مثلا عمل دوي شوري دا روين ودا داشين يعني أول شورا ما وانو كتو تشاهد بين أفغانجو لو كنتو تبيني تشاهد درباست كنا وشغين خور عنزا جندولا بهنوك قميل بوان خور بس من تاما زارة بباشتر ببراستي هنوك خرج پانتورنا و پیل قطن و زارا خرق کرتک و شالواریان پشم برگوس پزلچه کردواری و تامک خوشتر حبو پراستی پیشینوکا هنوکا خر دومینه و بتایبت انترنت و کاری آتی ندریات هول ممروف دبیت مرحبا و دبین آنن هل مروف رانامینن کدا خو مروف چیا زارا تبدکو لکه صباح از بشکل بحثه خنجری جبکم او کتل بر شرکت خدانای یعنی اوی چه رمزکه نهاتو گیم بینیان زیدبونه دایا نه ولا سیدا خنجر رمز كردايتيه وخنزر سنة البودين الإسلامي ورمز كردايتيه إنه كشتة دابيتن أصله كبسم دايرة كمن خنزر أبي من احترام أخو فتري عادي كهي كمن خنزر أبي خنزر ناب بتهيبتي عشيرة مسؤول يا براستي رزق احترامك تهيبته إنه لما مرسي صبر بيتت كاك صباح تبحثين ديكر كمرو بيتر رئيس ميدن في خنجري دا دما كنتو شمال حرمت انكو خزانه دا چوا صح كتفي خنجري وتجبو چه تشتكي هر يعني اشتر سوي نبيتن نا ولا سيدا خنجر نماز من خنجر اتبرك براستي خنجر وقت تو تبخو راكي اتو بخو ذوقك ديدتو تقريبا هيك تو بيسشي بيجيولش بكاتو خنجر تبا بشتاخو راكر يعني تو ذوقك مروف قوترك هبيتن مارا منيش احتراما منا گرین یا خنزر منیش باشه گرین پرا که صباح دیارکو تو خودان مرو مالات جیرو جنان کاری شبان کاری جد کن نه ما رمضان دا شبان کاری چواب ری و چیتن رازو باغ چنان نافدا کاری و چواب ری و چن و قرآن ذهنو کش مارا باب مانه چون سری ساده زیاد چه بین کویستانی ما بزیل سری ساده نما خودان حیوانین بس اس بخو موظفم وليرنا براو او من خير مثلا نهاينا لما شبان من داك بيش مارجنا و الحمد لله ما بيتك زورين بيش مارجنا وشورتينا خدان رزي شي نهاينا وخدان رزينو يعني براستي ما بهمش ولا راجن بله که صباح از دو مایک پرسیار خال تب کم دیویژن ادبار دما کو تو گنج بود و بیراتا باش بیتن دیویژن لبجیل دما کو داوینان دا کو وقت کاری بو رمضان بو هند جاران وان روزا خو زوج کاند
ناوەک دەگوتەوەی زۆر ڕۆژشکان دەمژمێر چندشکان و لەسەر چ تشتێکیشکان کە ئەمر دا لەسەر وەیەکی پیرەمێر دێمە داخر بنەوە مەسەرەندەك پیرەمێر دەرە بن دیوارە چخر بنەوە چینوکە نەبوو کە هەرە بوو تشتیش نەبوو دەرە بن سێبەرە دیوارێ ئاخ مەسەرەن خر خانیە ئاغ بوون لە بن سێبەرە خانیاقدا ڕوونێن هەندە قەلن هەبوون جارە قەلن توتن تێکرد و جغارێ جارەش خر تەچیسکە چیسچان بە بەخۆواکردن داڕوونێن هێشک و تقریبای چارێکێک نیف ساعتە مای پیرەمێر دابێت هەندە فتارە قەلنیابووی دا زارێک دووسێک جغارەکە تێ هەردەنیانی قەل ناخۆ چێشن پێشی مەلە باگ بدەت بەێناوت گوتێ ڕۆژشکاندنە قەلونی یعنی کو جگارێکی بەردێنی ناشێتن بە قەلنێ جارە مەسەرەنداتا پێشی مەلە باگدە دەقال ناخۆچێشن ساڵبیکێکی سەباح ڕاستی سابەت نەگەلە خۆشن لێم ڤگەرن جەم هەفکارên خواست بەێ ساڕەوەکە کا دەنە دیارکردن ji بەروەیەکیژی کومیژی ئاماژە پێدا ئەف ناوچەیەکە کشت و کالیە هەرسان دالی گەشتیاریشدا جایکی gelekî xweşayet ku dibêjnêsî pê bicî ew zêtir karê xwe projda vê barî da derbaskan san bişev jî ew li van cihan rûnî nexwarî xopyariyan ve sehbetên xwe derbas dikin belê بەڵێ پامنێرمان ئاری حسێن لە شارەدەی بجی لە کرێ لەگەڵمان بووی زۆر سپاس جارێکی ترەگەڕینەوە لای چاوەڕەکەمان و کاک مەهدی بینە سەر باسی هۆڵتەکرد نەبوونی هۆڵ وای کردووە کە گرفت بۆ نمای شەشانەکان دروست ببێ ئەم گرفتانە لە هەموو شارەکانی کوردستان بەو شێوەیە یاخۆ تەنیا لە هەولێر گرفتی نەبوونی هۆڵ هەیە ئەکید لە هەموو شارەکان وایە ئێستا بینە باسی هەولێرمان کە بچینە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە دنیایەک پارە تەرخان کرا بۆی کاتەرە و شارە لە ڕووی بیناوە ژێرخانی ئەوەوە بە هونەریەوە ببوژێتەوە من نەمزانێت کە هۆڵێکی شانۆی ئیزافە کرابیتن هەر هۆڵە کۆنەکانن چینە دوهۆک تەمەشا دەکەی هۆڵی مەحەمەد عارفی زیری هەبووە و هۆڵە سوتا وابزانم لە 2013 یا 14 بوو سوتا هەتا ئێستا نۆژەن نەکەیتەوە ینی کاتێک کە دەچین لە دوهۆک نمای شێش شانۆی دەکەین خۆشبەختانە سەرتەختەکەی نەسووتە هەر ناو کورسەکانی سووتە کۆمەڵی کورسیان هێنایتە ناوەڕاست ناو تەواو بەبێ سەقفی سانەوی بەبێ هیچ شتێک تەنها ئەوەیە کە هونەرمەندان حەزی شانۆیان هەیە و دەیانەوێت ڕانەوەستن بۆیە لەو هۆڵە دەتوانن نمایش بکەن ئەگەنا هی ئەوە نییە کە نمایش تێدا بکرێت تەمەشای شارە بچووکەکان بکە سەرەن کۆیە تەمەشای ڕواندز بکات چیتە زاخۆ هۆڵ کراوە بەڵام هۆڵی شانۆنی هۆڵێکە بۆ نەدەوات دەبیتن لە بەرەوەی تەختەی شانۆیەکەی ڕەنگە 3 مەتر بێ یا 4 مەتر بێ بۆ ئەوەیە کەیتر مێزێکدا بنێوتر مناقەشی هونەری تێدا بکەیت یان گروپێکی مۆسیقی گچکە بچێتن دەوێت کۆنسێرتێکی بچووک بکاتن نەک کۆنسێرتێکی گەورەش ناتوانین لێ بکەیت چکە وەکو باسم کرد ستێجەکەی ئەوە نییە کە نمایش شانۆی لێدا بکەیت ئەمە کەم تەرخەمیەکە لە کێیە لایانی پەیوەندیدار حکوومەتە کەم تەرخەمی لە کێیە ئەکیید بن باسم کە وەزارەتە ڕۆشنبیریە خۆی هەر ئەو ئاخر کابینەش نییە لە ئەوەری کابینەکانەوە دەکرا بیر لەوە بکرێتەوە ئیش بۆ هۆڵانە بکرێتن کاتێککە من باسی ئەوە دەکەم بوو بە دیاردا هونەری شانۆ لە نەوەتەکان ڕۆحیەتێکی دیکە لای خەڵک هەبوو و بۆ هۆڵانش ڕازی بووین ئێمە وەکو هونەرمەندان کە لەوێ ئیش بکەین ئێستاش ئەگەر هۆڵی گەل بە ئەوەی کە هۆڵێکی نوێ لەسەر بنیاد دەنرێ و ئەو هۆڵە کۆنەکەیان تێکدا ڕوخاندیان ئەگەر نیان ڕوخاند ئێمە باسیەوەمان کرد کە دەکرێت ئەو پارەی بۆ هۆڵێکی نوێ دانرا پارچە زەویەکی دیکە بدرێ هۆڵێکی نوێ دروست بکرێت بڕەپارەیەکی کەم هۆڵی گەل نۆژەن دەکراوە بە شتێکی سەردەمیانە هاتە ئاخرین پێشڕوخانیشی فیستیڤاڵی نێودەوڵەتی هەولێر لە هۆڵی گەل بەڕێوە دەچوو زۆربەی نمایشەکانمان لە هۆڵی گەل بوو کەواتە کێشەیەکی ئەوتۆی نەبوو بەقەت ئەوەی کا هەبڕوخێنرێ دەکرا نۆژەم بکرێتەوە ئەو پارەی کە دانرایە هۆڵێکی نوێ دروست بکرێ خەڵک حەزی لە شانێ خەڵک حەز دەکات بێ ببینی تامەزرۆی
شانوێ لە بەرەوەی لە حیاتی ئێستامان تەمەشا دەکەی لە هەموو لایەکە وڵاتەکە تووشی کێشە بووە ضرورە ئینسانەکان بە دوای نەفەسێکدا دەگەڕێن کە لەوێ ئیسراحەت بکەن تەمەشا دەکەی ئێستا ئەگەر بچێ کۆنسێرتێک تۆ بۆی دەچی کە ئیسراحەت بکەی لێ پارچەیەک مۆسیقات جێلێ دەبی ئیسراحەت دەکەی مێشکت ئیسراحەت دەکە کەمێک لەو فەوزایە دوور دەکەیوە کە ناوی سیاسەتە بەڵام وای لێ هات شوێنێک نییە بچی لەو سیاسەتە دوورکەویەوە باش ئێمە ئێستا بینەرمان هەیە بەڵام شانۆمان نییە شوێنمان نییە کە نمایشی تێدا بکرێ گەر نمایشێکی شانۆیی هەبێ پێشبینیەکەن کە بینەر بەپێی ئاستی چاوەڕوانی ئێوە بێتە بینینی نمایشە شانۆیەکان ئەمن وەکو باسم کردە ئاخرین ئیشی من لە 27 2017 بە تۆڕەیی ئاورێک لە ڕابردوو دەرەوە ئەو لە هۆڵی پەیمانگە هونەرەجانەکان نمایشمان کرد 4 ڕۆژ نمایشمان کرد هەر 4 ڕۆژەکە ئەوەی ئێمە دەمانەویست هەرچەندە قاعەکە پڕ نابێت چکە ئەوە بوو بەڵام ڕۆژی یەکەم پڕ بوو دووەم پڕ بوو سێم و چوارەم هەندێک کەم بووە بەڵام هەر ئەوە بوو کە ئێمە بەو بینەرە ڕازی بین لەو باوەڕەدام دەکرا 6 ڕۆژیش نمایشی بکەین بەڵام تاقیکردنەوەی کۆتایی ساڵ هات لە پەیمانگە گوتیان دەتوانین 4 ڕۆژ نمایشی بکەن دوای هۆڵەکەمان دەوێتەوە بۆی کە تاقیکردنەوەی عملیمان هەیە من لەو باوەڕدامە 6 ڕۆژ بماتوانێت بە نمایشی بکەین لە کاتێکدا ئەگەر غەڵەت نەبم نزیکەی 300 کەس دەکرێت هۆڵە کەواتە بینەر هەیە بەڵام هۆڵی باشمان نییە بۆ نمایش کاتێک کە بینەرێک دێ بە مرتاحی لەو هۆڵە دابریشێ کاتێک کە دێ هەست بکە لە هۆڵێکی شانۆیە ساردکەرەوەی تێدابی لە کاتێکا کە زستانە ئەو هۆڵە کەمێک گەرم بینەک بینەرەکە سەرمای بێ لەو دیار شانۆ دابریشێ ئەوانە هەمووی کێشن باشە لە وڵاتی ئێمە شانۆ بۆتە هوەر یان بۆتە پیشە کە هونەرمەندان بتوانن بژێوی ژیانیانی پێدابین بکەن وەکو بژێوی نە لەبەرەوەی دیسان وەزارەتی ڕۆشنبیری هونەرمەندانی تەمبەڵ کرد کاتێک کە مەهدی حەسەن فەرمانبەرە لە بەڕێوەبەرەتی هونەری شانۆ ڕاتبێکم هەیە باشە ماگانەیەکم هەیە من لێ سیستەمێک دیاری نەکراوە کاتێکە مەهدی ئیش دەکا ئایا بەو ڕاتبەی بژی یان پارەیەش کە دابنرێەوەی ئەوە لە کاتێکدا کە من فەرمانبەرم لێ ئەی ئەو گەنجەی کە تازە دێتن کە هێشتا فەرمانبەر نییە دەکرێت بلیت بفرۆشرێ ئێمە لەو دواییانە هەوڵماندا بلیت بفرۆشین بۆ کارە شانۆیەکانمان ئەمن پێش ئاخرین نیشمی کارێکی کەمان کرد لە 2016 ئەوەی ڕوودەدات هەرچی بێ گرنگە دوو ڕۆژ نمایشمان کرد هە دوو ڕۆژەکە هۆڵەکە هۆڵی بەڕێوەبەرەتی شانۆ نزیکەی 130 کەس دەگرێت هەردوو ڕۆژەکە هۆڵەکە هەموو کورسەکان دانیشتبوون خەڵک بلیتمان فرۆش بە پارەی ئەو بلیتە هەوڵماندا ئیشی دووەم بکەین یعنی ئەگەر ئێمە زووتر ئەو کردەیەمان بکرد بە مەسەلەی بلیت فرۆشتن بە دڵنیاییەوە ئێستا کاتێک کە ئێمە بە ناوی تیپی هونەر ڕۆژیش دەکەین تیپەکەمان بە ناوی هونەری ڕۆژە ئێستا ئێمە دەوڵەمەند بووین پارێکی باشمانە بوو ئەی بۆچی نایکەن وەکو باسم کرد وەزارەتی ڕۆشنبیری ئێمە تەمبەڵ کرد پارەیەکی باشی دەداینێ بەشی ئەوەی دەکرد تۆ عەقدی ئاکتەرەکەت بدەیت عەقدی دەرهێنەرەکەت بدەیت دیکۆرت هەموو ئەوە بیتەن ئەوانە هەموو هەبوو ئیتر بیرت لەوە نەدەکردەوە کە بلیت بفرۆشی لە کاتێکە کە پارە نەما ئێمە بیرمانەوە کردەوە بلیت بفرۆشی ئەوە بوو کە من باسم کرد هەوڵماندا کە ئیشی دووەم بەو پارەیە بکەین کەواتە ئێستا چارەسەر چییە؟ چارەسەر ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری بەخۆ بکەوێت هۆڵ دروست بکە من بە دڵنیاییەوە دەڵێم کە هونەرمەندان
ئامادەن بۆ کاری شانۆیی بەو نەبوونی هۆڵەشەوە من لە دوای ئەو مانگە کە تەواو دەبێت لەعنی لە مانگی هەفتەوە من دەست بە فڕۆڤە دەکەم ئەوەی ئاگادار بم کارۆخ ئیبراهیم ئەوش ئەعلانی ئیشی خۆی کردو ئەو لە هەولێر ئەعلانی ئیشی کردووە و خەڵکی دیکەشەیە ئیش دەکات بۆ نیهایەتی مانجینەوە بیدایەتی داکە فێنک دادێ و بتوانین خەڵک ببینە هۆڵەکان کەواتە ئێمە ئامادەین کە ئیشکەین با پێت بڵێم بەزەبت بیرم نایە بەڵام نزیکەی مانگەک پێشێستا فیستیڤاڵێکی مۆنۆدراما هەبوو هۆڵەکان پڕ بوون لە خەڵک نزیکەی 5 ڕۆژ بەردەوامی هەبوو خەڵکی باش دەهات ئیشەکان ببینێ کەواتە خەڵک هەیە هونەرمەندیش هەیە بەڵام هۆڵ نییە ئەوە با بڵین دیاریکراونی نەو کەسانەی کە بینەری شانۆن ئاماژەت بەوە کرد کە ئەو بڕەپارەی کە پێشتر بۆتان دابین کرابوو لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری وای کرد کە ئێوە کارەکانتان بە شێوەیە بکەن بلیت نەفرۆشن نەفرۆشتنی بلیت هۆکار نییە بۆی کە خەڵک ئێستا نەیەوێت بلیت بکڕێت یان پارەیەک دابنێ بۆ کڕینی بلیت لە بەرەوەی پێشتر وا ڕاهاتووە کە بە پارەیەکی کەم یان بە خۆڕایی بچێتە بینی نمایشەکان من باسی ئەوم کرد کە لە 2016 کرد لە قەیرانیش بوو خەڵک ڕاتبیشی وەرنەدەگرت بەڵام هەردوو ڕۆژەکە هۆڵەکە ئامادێ پارێکی زۆر بابە بلیتی شانۆ ئێمە 3000ماندانە نازانم ئەگەر زیاتری بکەین بۆ ئێوە باشە بۆ ئێمە باشە لەبەرەوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ تۆ نمایش دەکەی دەبێتە مەبلەغێکی باشکە ئەمە لە چاو وڵاتانی دیکەش ئەم بڕەپارەی مقارنەکەین با بە دنیا چونکە ئەمە زۆر لە پاشی دیسانەوە لە هۆڵ ئەگەر نا لە ڕووی کردەیی لە ڕووی جۆری نمایشەکانمان ئاستان خراپ نییە بۆ نمونە ئێستا با پێت بڵێم دێرین حامید لە سلێمانی لە ناو هۆڵی پەیمانگە هونەرجوانەکان نمایشی شانۆیی کرد ئەوەی باز دەکەن نزیکەی برادەرانی ئێمە ڕۆشن من نەمتانی بڕۆم کاتم نەبوو ژمارەی بلیتەکەی 1300 نازم 1000 چەند کەواتە خەڵک هەیە باشە بۆ دێرین لە کوردستان ئەوە نییە برین لە مەملەکەتێکی کرد کەواتە ئومێدەوارن بەوەی کە لە داهاتوودا بێگومان هونەری شانۆ باشتر بێت و منەمەوێت دواوەتی خۆت لێرەوە پەیامی خۆت لێرەوە بگەێنیت دەتەوێت چی بکریانوەکو هونەرمەندێک داواکاری تۆ چییە؟ داواکاری من داواکاری زۆربەی شانۆکارانە بجگە لە شانۆکاران هونەرمەندانی موزیک ژەنیشە تاکید بە لەبەرەوەی ئەوانیش هۆڵەکان شملی ئەوانیش دەکا ئەوەیە کە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری لە هەولێر و سلێمانی و دهۆک و خودی دیوانی وەزارەت و خودی وەزیریش بیر لەوە بکاتەوە کە دروستکردنی هۆڵ زۆر زەرورە بۆی ئێمە شانۆکار کاتێک کە دەست بە نمایشێک دەکەین لە پرۆڤەوە بە میزاجێکی زۆر باشەوە دەست پێ بکەین خەڵکیش کە دێ لە هۆڵێکی زۆر باش دابنیشە سوی لەوە نەبێت کە 3000 دینار بە بلیت داوە لە ئاخیر دەلیلی شانۆکە بکات بە باوەشە هیوادارم کە هۆڵی ڕۆشنبیری هەولێر کە زۆر بە جوانی نۆژەن کرایتەوە بەس هیچ حسابێک بۆ سەر تەختەی شانۆ نەکرایە کە یەک بلاجکتۆری لێدابنەی هیوادارم بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری مامۆستا فەرەنگ غەفور بیر لەوە بکاتەوە کە زەرورە بلاجکتۆرێک لەسەر تەختەی شانۆ هەبێ و ئیشی بۆ بکاتن کە هۆڵەکە بە تەواوی چاک دێت. بەڵێ زۆر سپاس بۆ مەهدی حەسەن شارۆکار سپاس بۆ ئامادەبوونە. سپاس بێ. هاوڵاتیانی ڕوومادی ئەم ڕەمەزانیان جیاوازە لە ڕەمەزانەکانی دیکە چونکە دوای نەمانی داعش دەتوانن بە خۆشحاڵی و بە ئارامی بچنە نێو بازاڕ و تا شەوانی درەنگ لە نێو بازاڕەکان بمێننەوە و ئامادەکاری خۆیان بۆ جەژنی ڕەمەزان بکەن. پێکەوە زانیاری زیاتر وەرەگرن. بۆ یەکەم جار پاش دەرکردنی چەکدارانی داعش لە ڕۆمادی لە کۆتایی 2015 خەڵکی شارەکە بەدڵێکی خۆشەوە یادی ئەم مانگە دەکەنەوە.
دوکان و بازار جمەی دێت لە خەڵکو و هەمووان سەرقاڵی ئامادەکارین بۆ بەربانگ. ئێستا کە سێبەری ڕەشی داعش لە شارەکە نەماوە، گەورە و بچووک و پیر و گەنج شەوانە تا درنگانێک لە کەشێکی پڕ لە ژیان دۆستیدا کات بەسەر دەبن. سپاس بۆ خوا کەشێکی خۆشی ڕەمەزان باڵی بەسەرماندا کێشاوە. یەکەم ڕەمەزانە پاش دەرکردنی چەکدارانی داعش ئەم کەشە دەبینین و هەروەک دیارە خەڵک تا بەرە بەیان دەمێننەوە هاتوچۆ بەردەوامی هەیە. ئەگەرچی داعش ڕۆحی خەڵکی شارەکەی بریندار کردووە، بەڵام لەم ڕەمەزانەدا هاوڵاتیان بەدەم دروستکردن و خواردنی شیرنەمەنیەوە پێشوازی لەم بۆنەیە دەکەن. جاران هەر لەگەڵ تاریک داهاتنی شار دەبوایە کەس لە ماڵ نەیەتە دەر. ئەم ئێستا خەڵک شەوان لە دەوری یەکتر کۆ دەبنەوە و ترسباری کردووە. جیاوازەیەکی ڕیشەی هەیە لە نێوان ئەو کاتەی خواردجەکانی سەردەم واتە داعش لێرە دەسەڵاتدار بوون لەگەڵ ئێستا. ئەو کات ژیان نەما بوو، بەڵام ئێستا لەم ماگە پیرۆزەدا خەڵکی دەگەڕێ و شت دەکرێ و شار ئارامە. ئێستا پارک و شوێنە گشتیەکان شەوان تا درنگان پڕن لە مناڵ و گەورە. دەنگی گۆرانی و مۆسیقا ئاماژەن بۆ گەڕانەوەی ژیان و شادی و هەمووان دەیانەوێت لاپەڕەیەکی نوێ هەڵدەنەوە. دەچینە تەوەری تەندروستی پاشیو و باس لە نەخۆشیەکانی پێست یان پاراستنی پێستەکەین بە تایبەت لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی هاوین یان چوونەنە وەرزی هاوین و ئیتر ئەو گەرمازۆرەی کە کاریگەریەکی زۆر لەسەر پێست دروستەکە لەسەر هەر کەسێک پێویستە چۆن پێستی بپارێزێت یان ئەو کەسانەی کە نەخۆشیەکانی پێستیان هەیە چۆن دەتوانن چارەسەر وەربگرن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆر دیندار شەریف پزیشکی پسپۆڕی پێست ئامادەیە. دکتۆرم کاتت باش، زۆر بەخێر بێم. باس لە باوترین نەخۆشیەکانی پێست بکەم لە کوردستان چییە؟ ئەگەر داتاش لە بەردەست نەبێ بە پێی ئەو نەخۆشانەی کە سەردانی ئێوەکەن. بەڵێ بە پێ و بڵێن ئەگەر بە پێ ئەو داتانە کە لە بەردەستماندا ئێمە لە سنتەری ئەولێری فێرکاری بۆ نەخۆشەکانی پێست کە لە نەخۆشخانەیەکی حکومیە باوترین ئەو نەخۆشانە کە سەردانی ئێمە دەکەن بریتین لە نەخۆشی زیبکەی گەنجێتی، ئەو نەخۆشی ئەگزێما و ئەو نەخۆشی ڤایرۆسیانەیە کە دەبنە هۆی بالووکە. ئەوانە سێ باوترین حاڵەتن کە سەردانی ئێمە دەکەن ڕۆژانە و لە بڵێن لە پلای یەکەمەکاندانن لە بینی نەخۆشەکانی پێستدا. بەڵێ بینە سەر هۆکارەکان، هۆکاری ئەم نەخۆشیانە چییە؟ هۆکاری ئەم نەخۆشیان ئەگەر بێن باسی زیبکە گەنجێتی بکەنەوە کاتێکە کە بڵێن لەشی مرۆڤ گۆڕانکاری هۆرمۆنی تێدا ڕووداوە هەموو کەسێک ڕوبەڕووی ئەو کێشەیە دەبێتەوە. لەوان بەڵام لە هەندێک کەس بڵێن لەوانە بەو دەرەجە نەبێ کە سەردانی دکتۆرکە، بەڵام هەر هەمومان تووشێ و حاڵەتە دەبین کەمیان زۆر. ئەوە دیەک بە نسبەت حاڵەتی هەستەوەری بە عام لە هەموو جیهان ئێستا زیاد بووە بەهۆی ئەوەی کە پاش شۆڕشی پیشەسازی و دروستبوونی پیشەسازی و ئەو بڵێ ماوەدانە کە دەکەوێتە بازار چ بۆ بەکارهێنانی ڕۆژانەمان چ بۆ خواردن وای کردووە کە مادی نوێ دروست بێ. ئەو ماوەدان نوێنانە بۆ لەشی مرۆڤ بە شێوەیەکی وەکو شتێکی بیانینە هەستەوەری دروست دەبێت. ئەو ڕۆنە سبەی هەمووی مرۆڤێک لەوانە بۆ فترێک توش حاڵەتی هەستەوەری بێ. ئەوە بە نسبەت هەستەوەری بە نسبەت بالووکە یان بڵێن ئەو نەخۆشی ڤایرۆسیانە کە دەبێت هۆی بالووکە، ئەوە نەخۆشیەکی بڵێن ئەو ڤایرۆسە لە هەموو دەتوانم بڵێم لە زۆربەی ئینسانەکاندا هەیە، چ بەهۆی بەرکەوتنەوە چ بەهۆی مەسەلەن گۆڕینەوەی شتومەکی پاکردنەوەیە زۆر بە ئاسانی دەگوازرێتەوە. هەندێکمان تووشی نابین لەبەرەوەی سیستەمی بەرگری لەشمان زۆر بەهێزە، بەڵام زۆربەی خەڵکانێک مەسەلەن ئەو حاڵەتەی هەیە کە حاڵەتێکی مەترسیدار نییە، بەڵام بۆ فترێکی لەوانە چەند ساڵانێک لە دەست ئەو بالوکانە بناڵێنی. فاوە هۆکارەکان بە کورتی. باشە بینە سەر گەرما چ پەیوەندێکی بە پێستەوە هەیە یان ئایا هیچ کاریگەریەکی هەیە بۆ توشبوون بە نەخۆشی پێستیان زیادکردنی؟ گەرما
ئەگە بڵێن بەرز بنەوەی پلەی گەرمی ئەگە لە ژوورەوە بێ حتمان ئەو نەخۆشیانە کە هەستەوەرینە زیاد دەکات بەڵام بین باسی دەوروبەر بکەم بۆ پلەی گەرما بەرزە بێت لەوەرەوەی ئێمە دەچینە وەرزی هاوین بۆ نمونە وەرزی هاوین بۆ خۆی بریتە لە زیادبوونی ڕێژەی بەرکەوتنی تیشکی ڕۆژ هەندێک نەخۆشیمان هەیە وەکو نەخۆشی گورگە سوور وەکو نەخۆشی سووربوونەوەی پێست ئەوانە هەمویان هەندێک جار هەستەوەری بەرامبەر تیشکی ڕۆژمان هەیە ئەوانە هەمویان لە وەرزانەدا دەبینین زیاد دەکا یان ئەوەی کە هەیەی چکە نەخۆشانە درێژخانن دەبینی لە وەرزی زستاندا کەم دەبێتەوە لە وەرزی هاوین لە بەرەوەی کە ئەو جورعە یان ئەو ژەمەی کە پێستی مرۆڤ بەر ئەو تیشکانە دەکەوێت کە لە ڕۆژەوە دەرەچێت زیاد دەبێت بەوەش سەر هەڵداداتەوە بۆ جاری دووەم بۆ جاری ئەو ماوەی کە ئاساییە بەر گەرما بکەوێت یان تیشکی ڕۆژ بکەوێت پێست چەندە یان چ کاتێک ئاساییە دووشت هەیە کاتی ڕۆژ هەیە و ئەو ماوەیە کە بەر تیشکی ڕۆژ بکەوی ئەگە باسی ماوەی بکەین ئەوە هەر مرۆڤێک پێوەری خۆی هەیە هەتا ئێمە مەسەلە لە ڕووی زانستیەوە جیازێک هەیە کە دەپێوری ئاات چەند پێستی من دەتوانێت بەرگری لە خۆی بکە بۆ ماوەی چەند بۆ باوی نیو کات ژمێر یان سەعاتێک یان زیاتر هەندێک کەس هەیە مەسە بۆ نمونە ئەوش لەسەر ئەو پێوەرە لە کوردستان هەیە ئەو پێوەرە هەیە بەڵام ئێمە زیاتر بۆ یعنی بۆ توێژینەوە بەکاری دێنین ئەوە مانای چییە؟ مرۆڤێک ئەگەر پێسپی چکە ئێمە لە پێسپیەکی وەکو قەفقازیمان هەیە تا دەگاتە پێستڕەشێکی وەکو ئەفریقایی بڵێن لەو بینش چەند هەفت دەرەجەمان هەیە ئەوانێک کە ڕەش پێستن زیاتر دەتوانن لەبەر ڕۆژ بمێنینەوە باشتر دەتوانن بەرگری لە خۆیان بکەن پێستەکەی خۆیان لەوانە نزیکەی دوو کات ژمێریش لەبەر ڕۆژ بێ کاریگەریەکی وها خراپی لەسەر نێ بەڵام نەفرێک کە پێستێکی سپی هەبێ کە هەمانە لێرە لە بڵێن لە کوردستان هەمانە لەو هەرێمەی ئێمە لەوانەیە بە خلالی 15 دقه 20 دقه پێستەکەی بستێ پێستەکەی یان ئەو بەرکەوتنە دەبێتە هۆی دروستبوونی ماکەکانی نەخۆشی ئەوە یەک ئەو بەنسبەت ماوەکەی بەنسبەت کاتەکانی ڕۆژ ئەگەر بین دابەشیکەین بەیانیان تا سعات بڵێم 9 و تا 10 هەندێک مانگە بیدایەتەکانی هاوین تا ئەو کاتە طبیعیە لە ئێوارەش لە پاش سعات 5 ئەتیادیە بەڵام لەو بینەدا تیشکی ڕۆژ ڕێژەی بەرکەوتنی تیشکە زیانبەخشەکانی زۆر زیاتر دەبێت لەبەرەوەی ڕۆژ بە شێوەیەکی عمودی بە شێوەیەکی ئەستونی لە تیشکەکانی دەنێری بۆ سەرزەوی ئەو کاتانە زۆر زیان بەخشە دەبێت ئینسان هەر چەندی پێ بکرێت لەو کاتە خۆی دیر بخاتەوە لە بەرکەوتن باشە بینە سەر ئێستا ئێمە لە ڕەمەزانی ئایا هیچ حاڵەتێک یان هیچ نەخۆشیێکی پێست هەیە کە بەهۆی بە ڕۆژوبوون یان کەم ئاو خواردنەوە تووشی مرۆڤ ببێ بەڵێ لەوانە پێست ئەو کو ئەندامە بێ کە کەمترین زەرری بڵێن لەوەی کە ئاو نەخۆیەوە و خواردنەکەت کەمکەوە کەمترین زەرری بەردەکەوێت بەڵام ئێمە لە بیرمان هەچێت کە ڕەمەزان شێوازێکی تر ستایلی ژیانی خەڵک هەندێک گۆڕانکاری بەسەردا دێ لەوانەیە ئەوەش هەر بۆ خۆمان دروستمان کردبی یەک لەوانەیە ئەوەیە کە خەڵک نانوی هەتا پارشێوان هەتا سعات 4 سعات 4 تا بڵێن 3 و 4 تا دەچێتە ناوخە و جێ و جێگاوانە تا سعات 5 ئەو کاتەیە کە پێست پێویستی بە ئیسراحەت و ریلاکسیشن هەیە پێست لە ڕەمەزان تووشی هیلاکێکی زۆر دەبێت ئەوە لە ڕووی جوانکاریە ئێمە باسی نەخۆشی ناکەین لە ڕووی وشک بوونەوەیە دەتوانین ئەگەر پێست وشک بیتەوەش لە دەرەوە ئێمە زیاتر ئاو بەکاربێنین و بۆ تارکردنی دەموچاو بۆ هەر یان وەرگرتنی دووشێک بەوە تعویز بکرێتەوە بەڵام ماندوو بوون لە ڕۆژەکانی ڕەمەزاندا ئەو شتە دروست دەکات ئیلا اللهم ئەگەر یەک ستایلی خۆی نەگۆڕێ بڵێن هەر وەکو جارە ئیسراحەتی کاملی خۆی وەگرێ ئەو نووسنەی کە خەڵکێک
لە پاش ساعت 5ەوە دەیکات تا ساعت 12 دەخەوێ ئەوە تاویزی ئەوە ناکاتەوە چکەوە کاتی شەو نییە. بوونی شەو پەیوەندی بە کاتی ئارامی بایۆلۆجی ئەوانە بە شەوەوە بەستراینەوە نووسنی ڕۆژ ئەوە تعویز ناکاتەوە. هیوادارم یعنی خەڵک ئەگەر تا بتوانێ ئەو ستایلە نەگۆڕێ چکە ئازار بە پێستی خۆی دەگەینێت لە ڕووی بڵێن جوانکاریەوە. شتێکی تر هەیە بڵێن ڕەمەزانان ئەنواش کار شەربەت دروست دەکرێت هەندێکیان دروست دەکرێت محەلی نەکە ئەمە پشتگیری لە سنای محەلی دەکەین بەڵام هەندێکیان لە دەرەوەی هەندێک ئەسوول و ڕێنمای دەردەچێت بۆ نمونە زۆر ڕێژەی سبغە و شتانێک تێدا زیاد دەکرێت ئەو وا دەکات دەبینێ ڕۆژ بە ڕۆژ حاڵاتی حساسیە زیاد دەوێت لە حاڵاتی حساسیەمان بۆ دێتن ئەوە زیاتر بەهۆی ئەو شەربەت و نازانم چێەوە شتانەکە دروست دەکرێت لە ڕەمەزانەدا زیاتر ئەگەر خەڵک بتوانانی شتی کوالیتی بەکاربێنێ نەک هەر شتێک مەسە گەیشتێ بە ئەو ڕۆژە مەسە برسیەتی هەر شتێک ببینێ یاڵا با بچین بخۆین ئەو شتانەش دروست دەبێت چکە لە بیرمانەچێت بەرگری لەش لە کاتی برسیبووندا تووشی حاڵەتێکی هەیەجان دەبێت لەوانە هەر شتێکی نامۆ ببینێ پەرچەکردارێکی خراپی بۆی هەبێ و ببیتە حساسیە. باشە بینە سەر پاراستنی پێست ئەگەر کەسێک بێوێ پێستی لە بەرزبوونەوەی پلەی گەرمی و هەتاو بپارێزێت دەبێت چی بکات؟ لە بەرزبوونەوەی پلەی گەرمادا مەبەستم زیاترش بەکارهێنانی دژەخۆرە. دژەخۆر ئەو بەکارهێنانی دژەخۆر بۆ تیشکی ڕۆژ ئەوە هەموو کاتەکانی ساڵ زۆر پێویستە بەڵام لە بەکارهێنانی زۆر ئێمە تاکید دەکەینەوە کە لە وەرزی گەرمایانەوە بڵێ بۆ لە وەرزی هاوین زیاتر بەکاربهێنرێ. دژە ڕۆژ وا دەکات کە پێستی ئینسان کەمتر ئەو تیشکە زیان بەخشانەی بەبەرکەوێ ئەوە جانبێکی کە هەموو خەڵک دەبێ بزانێ. دژە ڕۆژ پێوەرەکانی چیە دەبێ هەر دژە ڕۆژێک کە کابرا بەدەستی دەکەوێت دەیکڕێ دەبێ حساسی بۆ دروست نەکە دووش زیبکەی بۆ دروست نەکە ئەوی تر هەر دژە ڕۆژێک ئەوانە توانێت ئینسان بپارێزێ. شتی تر ئەوەیە کە لە بەرزبوونەوەی پلە گەرما دەبێ ڕێژەی خواردنەوەی ئاو زیاد بکرێ و لەگەڵ ئەوەشدا پێست دایمە شێدار بکرێتەوە لە دەرەوە بۆی ئەو لە دەستدانی بڵێن ڕێژەیەکی زۆر لە شلە و لە ئەلکترۆلایتەوانە تاویز بکرێتەوە بەو شێوەیە. باشە ئەگەر باسی کوالەتی و جۆری دژەخۆر بکەین ئەگەر کوالەتیەکەی هەر چۆنێک بێت ئاساییە یان هەندێک جارە شوێنەی کە ئەیفرۆشێ بۆ نمونە هەر خۆی شوێنەکەی گونجاو نیە بۆ فرۆشتن لە دەرەوەیە لە سەر عارەبانەیان کەس نازانێت لە کێوە هاتوو لە چی پێک هاتووە ئایمە زیان بە پێست ناگەێنێ؟ بەڕاستی دژە ڕۆژ دەکەوێتە ئەو خەتەی بڵێن بە دەرمان حساب نییە ناکەوێتە ژێر سانسۆری کۆنتترۆلی کوالیتی ینی هیچ وڵاتێک نەک بڵێن هەرێمی کوردستان ئیلا ئەگەر هاتوو شەکوایەکی لەسەر بێ ئەوانە کە دێن زیاتر خەڵک خۆی نزیک بکاتەوە لەو شتانێک کە مارکانەی بڵێن یا ئەو براندانێکە ناسراون لە جیهاندا شتێک کە نوێ دەرچووە جارێ هێشتا تەجروبە نەکراوە بەڕای من زۆر بەکارهێنرێ. ئێمە لەگەڵ ئەوە نینە بڵێن ئەوانێکە لە جیرانی ئێمە ئەو وڵاتانێکە دروست دەکەن شتێکی کرا دروست دەکەن نەکرد کە مارکە هەیە زۆر باشە لە دەوروبەریش دێتن سارەکەشی هەرزانە بەڵام دەتوانی بەکاری بهێنی بەس شتەکە ناسراوە بێ شتەکە ناسرا بێەوە زۆر مهمە ئەوی تر ناچێتە ژێرباری کوالیتی کۆنتترۆلەوە ئێمەش وەکو پزیشک ناتوانین تحدید دەکەین ئایاوە چۆنە هەر چۆنێک بێ لە هەندێک شوێنی ناسرااو بفرۆشێ و براندەکە هەندێک ناسراوە بێ ئەوە زۆر گرنگە. بینە سەر هەندێک جۆری کرێم و دەرمان هەیە هەر لە بازار ئەفرۆشێت ئایا هەر کەسێک ئەتوانێت لە خۆیەوە هەر جۆرە دەرمانێک بیەوێ بەکاربێنێت چ بۆ سپیکردنەوەی پێست بۆ لابردننی پەڵا یان چارەسەرکردنی زیبکە یان خاڵە هەندێک جار ئەمانە بەبێ ڕێنمایی پزیشک ئاساییە بەکاربێ؟ بەڵێ
ئەوە زۆر سپاس بۆ ئەو پرسیارە ئەوە بۆ خۆی کێشەیە کە ئێستا کە دروست بە لە بڵێن لە ناو کۆمەڵگەی ئێمەدا پسپۆری پێست پسپۆرێکی زۆر ورد و زۆر ناسکە هەرەوە نییە کە مەسەلە کرێمەکە ڕاستە کابرا بەکاری دێنێ وەکو حەبێک نییە کە بیخوا بەڵام هەندێک جار ماکەکان یانیش ئەو خراپیەکانی ئەو کرێمە زۆر لەوە زیاترە کە ئینسان تاقە ئەوەی دەکات بۆ ئێمەش زۆر زەحمەت دەبی دوای عیلاجی بکەین ئەو شتێکە باوە ئێستا مەسەرەن دەبینی خەڵکانێکی زۆر دەچێت کرێمێک وە دەگری لە شوێنێک کە لەوان هەر سەیدەلێ نەبێ یان شوێنێک کە زۆر لام بوو باڵاتە دەبینی ئافرەتێکە داوایەوە دەکات شوێنێک کرێمێک بۆ سپیکردنەوە یان بۆ جوانی پێست دەچێت کرێمێکی دەداتێک کە پڕی هۆرمۆناتە ئەوە بەڵێ بۆ ماوەیەکی کاتی نەوە ڕەونەقێک دەداتە پێست بەڵام دوای ئەوە ماکەکانی ئەوەندە زۆرن ئەگەر هاتوو ئێمە هەموو دکتۆرەکانیش لێ کۆبنەوە لەوانەیە تا حدێکی 120 بتوانین یارمەتی بدەین ئەوە یەک لە حاڵەتەکانە حاڵەتێکی تر ئێستا لە بڵێن لە شارەکانی هەرێمی کوردستان زۆر باوە بوونی هەندێک قەترات و ئەو شتانەیە کە مەسەڵەن خەڵکەکە وا دەزانێ لەگەڵ ڕێزم بۆ کۆمەلگای خۆمان دەوازانی کە زۆر زیرێکە دەتوانێت ئەو قەترە وەرگری و نەچیتە دکتۆر و ئەوانەکە نەما شتێکی زۆر سحراوی کردووە ئەو قەترە لەسەری نووسراوە بە بڵێن بە زمانێکی بیانی با بڵێن بە ئێرانی لەسەری نووسراوە ئەوە بۆ لابردنی بڵێن شاخ یان قۆچی گوێرەکە ئەو شتانە بەکاردێ ینی بۆ ڤێترنەری بۆ بەکتەریە بەکاردێ ئەو دێ لە دەموچاوێکی ناسک دەدا دەموچاوێکە هی ئافرەتە بۆ نمونە کە زۆر فەرقی هەیە لەگەڵ قۆچی بڵێن هی ئاژەڵدا ئەوە زیاتر لە 50 حاڵەتەکان تووشی ماکیان دەکا دەموچاوەکان تەشویح دەبێ ئەو حاڵەتە داوا لە هەوڵاتیان دەکەم ئەو حاڵەتە ڕایگرن ئەگەر هەروە بەجێ بڵێن باشتر لەوەی کە چارەسەر بەو نەوای بکرێ سەتایەکی حاڵەتەکان ئەگەر دەرچوو بێ ئەوە شانسی هەبووە ئەو دیارەدەگەلێک با بووە ئەوە دەبی هەموو هەوڵاتێک ئەو شتە بزانێ لە خۆیەوە ئەو شتانە نەکا دەبێت سەردانی دکتۆری پزیشکی پسپۆری پێست بکە لە خەستەخانەکان لە هەر شوێنێک کە ئەو بەچاکی دەزانێت و لەوێ ڕێنمایی وەرگێ حتمما ئەو شتانە حاڵەتی زۆر باوبوونە لە لای خۆمان زۆر کێشەمان بۆ دروست دەکەن لە ئیشی خۆماندا. دکتۆر کەسانێکان کە خاڵ بە دەموچاویانەوە هەیە یان پەڵی پێستیان هەیە لە هاوین لەبەر گەرما زیاتر تۆخە بێتەوە ڕەنگەکێ بێتە قاوەیی لەوانەیە لە وەرزەکانی دیکە کاڵتر بێت ئاساییە هەر بەو شێوەیە بمێنێتەوە یان پێویستە پزیشک بیان بینێ بۆ خۆی ئاساییە کە خاڵ ئەو خاڵانە بریتی لە کۆبوونەوەی ئەو خەلایانەی کە بڵێن سبغە دروست دەکەن کە بەرکەوتنی ڕۆژی بۆ دروست دەبێ هاوین حتمما ڕەنگیان زیاتر دەبێ بەڵام هەر کاتێک هەر کەسێک ئەو شتا ئەو حاڵەتە ببینێ حتمما پێویستی بەسەردانی دکتۆری پسپۆری پێست هەیە بۆی لێکی بکاتەوە خوا نەخواستە ئەگەر مەسەلە گۆڕانکاریەکی سەرەتانی بێتن ئەو شتانە زۆر ڕوو دەدا دەڵێن بە خۆشحاڵیەوە کە بڵێ لە ئەوەی خۆماندا لە کۆمەڵگەی خۆماندا لەو ئینسانێکە هەیە کەمترە و حاڵەتانێک کە دەبێتە بۆ سەرەتانی خاڵەکان بەڵام هەر دەبێ ئەگەر هاتوو هەر گۆڕانکاریێک لە ڕەنگی ئەوە خاڵ ڕوویدا خاستن ئەگەر هەمووی پێکەوە نەبێ یان خاڵی نوێ بە دیارکەوت دەبێ پیشانی دکتۆری پسپۆری پێست بدا و پێشپشکنینی تایبەتی بۆ بکرێ نەکاروا پشکنێکی تاوەی تاکو بناسرێتەوە ئایا ئەوە گۆڕانکاری سەرەتانیە خودنا باشە دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە ئەو خانمانەی کە مەیکەپ بەکارهێنن لەبەر هەتا و چەندە پێویستە لە وەرزی گەرما و لەبەر خۆر ئاگاداری ئەوە بن کە بەکاری نەهێنن یان شێوازی بەکارهێنانی دروست چۆنە بەڵێ بەکارهێنانی مێکاپ هیچ ڕێگریەک دروست ناکات ئەگەر باسی مێکاپ بە شێوەیەکی گشتی بکەین هیچ کێشێک دروست ناکە بۆ پێست چ لە وەرزی زستان دەبیان هاویندا هەر ئەوەندەیە کە بەکارهێنانی مێکاپێکی مەزبوط بۆ جۆری پێستی خۆمان کە مەزبوطە هەر ئەوەندەیە لەوە زیاتر کێشە دروست ناکە هەر کەسێک دەتوانێت لە وەرزی هاوین زستان هیچ
هیچ فەرقێکی وانە ئەوەی کە زیانە گەیەنێت چییە؟ زیانەکانی میکەپ زیانی میکاپ تەنها هەر شتێک مانەوەی لەوانەیە هەستەوەریەک دروستکە ئەوە مانایوە ئەو جۆرە میکاپە یان ئەو براندە دەتوانین بیگۆڕین بە براندێکی تر بە مارکەیەکی تر بۆ هەستەوەریە دروست ناکە هەندێک جار دەبینی خەڵکێک زیادە بەکاری دێنێ بۆ نمونە زیاد لە تۆق بەکاری دێنێ لەوانێت بیتەوە دروستبیری زی بکە هەر ئەوەندە دەبێ بۆ لابردنی جۆرە ئەو وەسایلانێکە بۆ شوردنی میکاپ بەکاردێ لە کاتی خۆی لا بدێ هەروە بەجێنە چکە ماکی دەبێ و بە تاکید. بەڵێ دکتۆر دیندار شەریف پزیشکی پسپۆڕی پێست زۆر سپاس بۆ ئامادەبوون دەستخۆش. گەنجانی ئامێدی بۆ ئەنجامدانی یاریە فۆلکلۆرەکان دەچنە ڕەواندز لەوێ چەند یاریەک زیندوو دەکەنەوە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەو یاریانی کە ئەنجام درراوە لەگەڵ گەنجانی ڕەواندز ئەچینە لای پامنێرمان تەیفور محەممەد و زانیاری زیاترمان نەدات. بەڵێ سلااوان لێبێ دیارە یاری گوستیلانەیە یەکێکە لەو یاریانی کە مێژوێکی دوور و درێژی هەیە لە شاری ڕواندز و ساڵانە لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزان ئەو یاریە لێرە بەڕێوە دەچێت بەڵام بۆ ئەم شەو تایبەتمەندیکەی لەوەدایە کە ڕواندز میوانداری ئامێدی کردووە و ئەوانەی کە حەزیان لەو یاریە لە ئامێدیەوە هاتو لێرە بەشداری لەو یاریە دەکەن واتە ئامێدی تیپێک و ڕواندز تیپێکی دیکە ئێستاوە تیپی ڕواندزەکە گوستیلەکەیان لەدەستدا شاردراوەتەوە پێویستە یاریزانانی ئامێدی گوستیلەکە بدۆزنەوە من ڕاستە خۆ دەسمەرای سەرپەرشتیاری با بڵێن تیپی ئامێدی کە ئێستا ئەوان هاتوون لێرە بەشداری ئەو یاریە دەکەن قسە لەگەڵ ئەو دەکەم سلااوت لێبێ پێمان بڵێ ئێوە لە ئامێدیەوە هاتوون ڕێگایکی دوورتان بڕیوە بۆ ئەوەی لێرە بەشداری ئەو یاریە بکەن ئامانستان چی بوو بۆ چیاتن بێرە بۆی ئەم یاریە بکەن دەستپێکی بخێراتن هاوتکەین ئەم سوپاس چه خەڵکی ڕەواندزێتکەین ئەفریقا میێوانکردن ئەف یاریە ji bo هەندەیە کۆم پتر هەفنیاسین دناوبەرە باژێر ئامێدی و باژێر ڕەواندزێدا پەیدا بیتەوە علاقاتên کۆمەڵاتی و گەنجا پەیدا بینەوە دیسان ji bîrvekirneke ve ji meha Remezanê da em vê heyvê xireke bi rojîne piştî teroyê hemtên van yariya encam dêne ve bi hondê da ev genca ev xelke xweşbîr veketeve. سپاس دەکەن هیوادارین کە یاریەکی خۆشتانە بێت زۆر سپاس بەڵێ دیارە وەک باسم کرەمە سەرپەرشتیاری تیپی ئامێدی بوو بەڵام لێرەش ئەوانە کە دانیشتینەوانە ئەو کەسانن کە بە تیپی ڕواندز هەژمار دەکرێن دەستمەلایەکێ لەو یاریزانانێک کە دیارە بەشداری کردووە لە شاردنەوەی ئەنگوستیلەکە سلااوت لێبێ پێمان بڵێ ئێستا بۆ ئەم شەو تیپی ئامێدی هاتووە پێتان وایە هاتنی تیپی ئامێدی بۆ ێریا خود شار و شارۆچکەکانی دی چاستێکتان پێدەبەخشێ گرنجەکەی چێکاوان لەوێ هاتون بۆ ێرە لە ڕووی کەلتوریەوە تێکەڵاوێکی زیاتر ئەبەخشێ واروها تیپەکەی تیپی ڕوانزی سەردانی شارەکانی تری کردە ئیمشەو تیپی ئامێدی سەردانی شاری ڕاوانزی زۆر پێش خۆشحاڵین زۆر خۆشمان پێ بدەبخشێ هێوادارم تیپەکانی سەردانمان بکەنەوە ئێمە سەردانی هەموو ساڵێک ئەم نەریتە لە ڕەواندز بەردەوامە بۆ شەوانی ڕەمەزان ئەو یاریە دەکرێت. سپاس دەکەین دەرفەت دەدەین لە ئەوانیش قسە بکەن زۆر سپاس بڵێ لێرە یاریزانێکەیە کە دیارە باس لەوە دەکرێتکەم خۆی یاریزانێکی زۆر شارەزا و بەتوانایە لەم یاریە و باوکیشی دامەزرێنەری ئەو یاریە لە ڕواندز سلااوت لێبێ دانیشە چونکە تۆ دیارە گوستیلەکە شاردۆتەوە و هەردوو دەستەکانت داخراون پێم بڵێ مێژووی ئەو یاریە بۆ کەی دەگەڕێتەوە لە ڕواندز ئەو یاریە بەست بە تایبەتی لە شەوانی ڕەمەزان ئەکرێت ڕەوانزیش بەو یاریەوە مەشهورە لە مێژە لە هەفتاکان و لە شەستەکان کات خۆی و یاریانە هەبووە بابێشم شێرۆپێک یەکەم یاریزانی شاری ڕەواندز بوو ئەو یاریە لێرەکراوە و برادران هەموو لێرە ئەیناسن باشە دەگوترێت تۆ یەکێ لە یاریزان هەرە بەتواناکانی پێم بڵێ گرنگی ئەو یاریە چیان با بڵێن چی یاریزانێک بەتوانایە دەبێت چ سفەتێکی تێدا بێت ئەو یاریە ئەوەی کە پێیەتی حتما حرەکەی زیادەکاتن حرەکەی نایاسایی بەسەریدا دێ جا لا ئیرادیە بەدەستە خۆی نییە ئەگەر وەستا بێ ئەزانی کامە یاریزانە چۆن دەزانی بۆ نمونە بە دەموچاوی حرەکەی زیادەکە و دەموچاوی تێکەچی بە قستی حرەکەی داوەکە شتێکەیە لەو یارێ ئەو نەفسیە ئەتوو فکرت لەسەر حڵقەکەی ناو دەستە
ئەگەت لە خۆنی حرەکەی زیادەکەیت باش ئێستا تۆ ئەم گستیلەکە لە دەستە خۆ کە ساگای لێمە نیە گستیلەکە لە زۆر سپاس دەکەین زۆر سپاس بەڵێ وەک باسم کرەمە یەکێ لە بەتواناترین یاریزانەکانی ڕواندزە و باسی لە مێژووی ئەو یاریە کرد و لێرە لە نێوی با بڵێن نێوان یاریزانانی هەردوو لە هەم ئامێدی هەم ڕواندز کەسێک دانیشتووە کە بە دادوەری یاریەکە دەناسرێت سلااو دەبێ تۆ دادوەری یاریەکەی ئەرچی تۆ چییە؟ دادوەر وەک بڵێ مراقیبە لەسەر چاودێر لەسەر یاریەکە لە هەرچووکەوت یاریزانەکان لەو کەسەی کە بێوێ ئەنگوستیلەکە بدۆزیتەوە لە دەستی یاریزانەکان چونکە هەندێک فاوڵی تێدا یاریەکە فاوڵەکان چین بۆ نمونە ئەوەی کە یاریزانێک دانیشە ئەنگوستیلەی پێنیە و دەڵێ بات ینی پێمە ئەوە فاوڵە لەو حالەتە خاڵێک بۆ تیپەکەی ئەوەی کە لێدۆزێتەوە ئەوە فاوڵێکەوەش یاسا و ڕێسای خۆی زۆر سپاس دەکەن سپاس بە دیارە یاریەکە ئێستا دەستی پێ کردووە یاریزانانی یاخود ئارەزومەندانی یاری گوستیلانێت یاری بۆ ڕواندز نووسرا کە گوستیلەکە بدۆزێتەوە کە ساڵانێکی دوور و درێژە لە ڕواندز بەڕێوە دەچێت و یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە و تایبەتمەندی شاری ڕواندزش لەو یاری ئەوەیە کە ساڵانە لە مانجی ڕەمەزان کاتێک ئەو یاریە بەڕێوە دەچێت خەڵکی شار و شارچەکانی دیکە داوت دەکەن بۆ ئێرە یاخود خۆیان سەردانی شار و شارچەکانی دیکەی باشووری کوردستان دەکەن یاری گوستیلانێ یاریەکە لە شاری ڕواندز مێژوێکی دوور و درێژی هەیە و بە درێژایی مانجی ڕەمەزانیش بەردەوام دەبێت بەڵێ سپاس بۆ هاوکارمان تەیفور محەممەد پاشیفتان پێشکەش کرا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ